ئازیزانمان لە هەرجەیەکن سڵاویمەتان لێبێت بەیانیتان باش بێت بەو هیواین هەموو لایەکتان لەش ساغ و تەندروست باش بن. خۆشحاڵین ئەمڕۆژ کۆمەڵە وەرگە بابەتمان بۆ ئامادەکردوون بەو هیواین کە تا کۆتایی پرۆگرامەکەمان بینەرمان بن و سود لا وەرگە بابەتەکانی ئەمڕۆمان ببینن بەو هیواین کە پابەندی ڕێنمایە تەندروستیەکان بن تا هەمووان بە دوور بن لا نەخۆشی کۆرۆنا. ئازیزان بۆ ئەمڕۆژمان کۆمەڵە وەرگە بابەتمان بۆ ئامادەکردوون. ئەمڕۆمان تایبەت ئەکەین بە تەوەرێک کە باز لە کشتوکاڵ و ئاسی بژێوی ناوخۆەکەین و گەزانین کە لە هەرێمی کوردستان ساڵانە کۆمەڵێکی زۆر بەروبوون بەرهەم ئەهێنرێت. ئێمە ئەمڕۆ باس لەوە دەکەین کە لەم ساڵدا بەروبوومەکان چۆن بوون و تا چەند یارمەتی جوتیاران درراوە. لەگەڵ ئەوەشدا باس لەوە دەکەین کە هەموو کاتێک جوتیاران گلەی لەوە ئەکەن کە بەروبوومەکانیان لە بازاڕەکاندا ساخ نابێتەوەنە. ئێمە ئەمڕۆ باس لەوە دەکەین چیان کردووە بۆ ئەوەی کە بەروبوومەکانی خۆماڵی گرنگی پێ بدرێ و لە بازاڕەکاندا ساغی بکەن و لە هەمان کاتیشدا باسێک لەوە دەکەین کە ئەو بەروبوومانی هەمانە کەم ئەمێننەوانێ بۆ ئەمە چیان کردووە و تا چەند ئامێری پێویستمان هەیە بۆ ئەوەی کە بتوانن ئەو شتومەکانە ماوەیەکی زۆر بمێنێتەوە و تێک نەچێت. لە هەمان کاتیشدا باسێک لەو ئالووە تازەی لە شاری سلێمانی هەیە ئەکەین بزانین ئەمانە تا چەند مەرجی تەندروستیان تێدایە و تا چەند ئامێریان تێدایە بۆ مانەوەی ئەو بەروبوومانەی کە تێدایە. ئەمە تەوەری ئەمڕۆمانە و دواتریش پەیامنێرمان ئەبێت لە شار و شارچکەکانی هەرێمی کوردستان و وازانیاری ڕۆژمان ئەدەنێ. بەڵێ ئازیزانم بۆ هیواین کە سود لا بڕگە و بابەتەکانمان ببین و بینەرمان بن. ئێستاش بڕگەی نیگامان هەیە بابەیەک و بینەری بین. بەڵێ ئازیزانم لەگەڵتان بەردەوامین. ئێمە ڕۆژانە کۆمەڵێ بڕگە و بابەتمان هەیە لە ناو بڕگەکانیشماندا بڕگەی گوڵمان هەیە. لەم بڕگەیەدا زانیاری ئەدەینە ئێوەی ئازیز دەربارەی ئەو ڕۆکانەی لە ماڵدا بەخێو دەکرێن و دەربارەی ئەوەی کە چۆن ئاویان بدەین لەکوێیان لە ماڵەکانماندایان بنین لە چ خاکێکدا بیان نێژین. بابێک کۆبینەری بڕگەی گوڵ بین و دواتر بەردەوام ببین.
باش سڵاو لە بینەران ئەمڕۆ باسی جۆری چکە ئەەکەین لە گوڵ کە ناوی تاجە کە ناوە زانستیەکەی کەلانچۆیە. ئەم گوڵا لە دەروەی ماڵی شاتوانی بەخێویکەی و لە ناوی ماڵی شاتوانی بەخێویکەی. ئەگەر لە ناوی ماڵا بەخێوت کرد پێویستە لای پەنجەرەیە کاداینەی لەبەرەوەی کە ئەم گوڵا پێویستی بە ڕووناکی تەواوە لەبەرەوەی کە گوڵەکانی بکاتەوانێ. لە دەروی ماڵەکانیشا ئەگەر بەخێوت کرد لە هاوینە پێویستە جێەکەی تۆزە سێبەر بێ. ئەگەر هەتاوی زۆری هەبێ ئەبێتە هۆی هەڵپڕووکانی گەڵاکانی و لە ناوچوونی. ئاوانی ئەم گوڵا لە هەفتەیەکە جارێک دوو جار کیفایەتە بۆ ئاوانەکەی لەبەر ئەوەی کە خۆی شێوازێکی گەڵاتەڕی هەیە پێویستی بە ئاوی زۆر نییە. ئەم گوڵا لە خاکی پیتمۆس و گڵا بێ زۆر باشترە وەک لەوەی کە هەر گڵ بێت. شێوازیان زۆرە. شێوازی ڕەنگەکانی سووری هەیە، زەردی هەیە، پەمەیی هەیە، پەمەیی کاڵ و تۆخی هەیە، ئەلوانی زۆرە. ئەم گوڵا کە گوڵ ئەکات نزیکی مانگ زیاتر ئەخایەنێت ئەم گوڵەکەی. نەخۆشیێکی وایە توش نابێت مەگەر ئاوی زۆر بیت ببێتە هۆی ئەوەی کە ڕێگو شتەکەی تووشی فطری ببێ نەخۆشی خات. شێوازی چاندنی ئەم گوڵا بە قەڵەمیش ئەبێت و بە شەتڵیش ئەبێت. بەڵێ عزیزانم لەگەڵتان بەردەوامین. ئێستاش پەیامنێرمان حەیدەر باشێکی ڕاستەوخۆ لە کفریۆ لەگەڵمان هەیە میوانێکی لەگەڵدایە زانیاریمان ئەداتێت لەبارەی کێشەکانی کارەبا لا کفری. حەیدەر سڵاو لێوێ و بەیانیت باش بێت ئەمێ بزان زانیاریەکان لای تۆ چین. هەموو کاتێکتان باش لە کفریەوە سەڵاوتان لێبێ. من دەمەوێت ئەمڕۆ باس لەو گرفتە بکەم کە لەگەڵ وەرزی هاویندا گرفتەکە زیاتر زاڵ دەبێتەوە بەرەوکی هاوڵاتیانی گردووە بە تایبەت لەم قەیرانەداراییە کە زۆر جاروا دەکات کەوا نرخی ئەمپێری مۆردەش زیاد کات کە ئەمەش دیسانەوە بارقورسیەک لەسەر گیرفانی هاوڵاتیان دروست دەکات. من بۆ زیاتر قسەکردن دەمەوێت بچمە لای دیارە ئێمە ئێستا لە وێستگەی 132 کەیڤین لێرە وێستگەیەکی گەورە و فراوانە دەتوانم بڵێم پێت گەورەترین وێستگەیە لە ناوچەی گەرمیان. حکوومەتی هەرێمی کوردستان کارێکی باشی کردووە ئەم وێستگەی دروست کردووە. من بۆ زیاتر قسەکردن دەچمە لای زۆر بەڕێز سەرکەوت فەقێ محەممەد بەڕێوەبەری پێشووی کارەبای کفری و لە پسراوی وێستگەی 132 کەیڤی کارەبای کفری. کاک سەرکەوت سواز بۆ ئەو دەرفەتە دەمەوێت لە ڕێگەی کەناڵی گەلی کوردستانەوە ڕاستەوخۆ باس لەم وێستگەیە پێ گرنگی ئەم وێستگەیە چییە؟ سەرەتا بەخێراتتانەکەم کانالەکەتان سەبارەت بەم وێستگەیە ئەم وێستگەیە لە کۆتا ساڵی 2014 بۆ 15 لە کاتی قەیرانەکە پێش بە قەیرانەکە تەواو بوو. خۆشبەختانە سوودێکی زۆری بەخشیە ئەم شارە بە تایبەتی چونکە ئێمە پێشتر گرفتی کەمی ڤۆڵتێمانە بوو ماڵ نەبوو ڤۆڵتاژشتیوانێ بۆ بەرزکردنەوەی ڤۆڵتەکانیان بەڵام لەو کاتەوە تا ئێستا ئەو گرفتانەمان نەماوە و سنوورەکە بە تایبەتی و سنووری دێهاتەکان و ناحیەکانی کفری و ناوچە دابڕاوەکانش هەمووی ئێستا لەسەر ئەم وێستگەی ئێمەیە و کارەبایەکی زۆر باش بە پێی ئەو نەخشە و خشتەیە کە پێمان ئەدرێ و ئێمەش پیان نەدەین. کاک سەرکەوت گەر بێت و لە ڕابردووە پێم وایە کفری چەند مێگاواتێکی هەبوو. ئێستا ئەگەر بێت و مێگاوات و کارەبای زیاترتان پێ بدرێت بڵین لە وێستگەی چەمچەماڵەوە بێ هەولێرەوە بێ هەرکیەوە بێ پێتوانێت ئێوە دەتوانن کارەبا زیاتر بدەن بە هاوڵاتیان و لە یەک کاتە نەک جاران لایەک لە کفری هەیبوو لایەک نەیبوو یاخود گەڕێکێک هەیبوو گەڕێک نەیبوو. سەبارەت بۆ بابەتە ئێمە گرفتی ئەومان نییە کارەباکە بە پێی دانیشتوان و بە پێی خەرجی شارەکاندا بەشەکرد بە پێی ئەو داهاتەی کە لە هەرێمی کوردستانە ئەنجام دەهێنرێ لە ڕووی بەنداوەکان و یاخود لە ڕووی ویزگە کارۆ غازیەکان و حرارەکان ئەو گرفتەمانی هەرچەندمان دەنیە کارەبا چەند باش بێ ئێمە دەتوانین 24 ساعت کارەبا بە هاوڵاتیان بدەین. کاک سەرکەوت ئەم وێستگەیە گرنگیەکەی لە چیایە؟ من دەمەوێت زیاتر باس لەوە کەوتت باس پێش دیمانەکە باس لەوە کە فراوانترین وێستگەیە دەتوانێت چەندێ میگاوات بگرێ وەربگرێ و چۆن دابەشی بکە. وێستگەی 132 کێڤیەکێ لە وێستگە استراتیژیەکانە لە هەرێمی کوردستان پێدەچێت تا ئێستا 8 بۆ 9 ئەگەر من ئەوە بم لەو جۆری وێستگەیانە هەیە. خۆشبەختانە باسماگە کفری لە 2014 ئەم وێستگەی خۆی لە 2011 پرۆژەکەی بۆ دەرچوو لە 2014 کۆتای 2014
ئێمە دەست بەکاربووین تێیدا گرنگەکە و باسمان کرد گرفتی نییە بە هیچ شێوەیەک توانایی هاتن و ڕۆشتنی هەیەواتە ئەتوانێت 132 کV وەربگرێت و هەر لێرەشەوە 132 کV بنێرێت و خۆشی پێکاتەوە لە دوو مەحاولەی گەورە قابلی 63 مێگامان هەیە ئەتوانین وەربگرین ئێمە ئێستا لە بەرزترین لۆدا لە هاوین یاخود لە زستان ئەگاتە 50 مێگا بەسەرەوە یعنی ئەبێ لە ئێستاوە کار بۆ بکرێ مەحاولی بۆ زیاد بکرێ مەحاولەکان قەبارەکەی بەرزتر بکرێتەوە ئێوە پەیوەندیتان چۆنە لەگەڵ فەرمانگەی کارەبای کفری یاخود کۆنتترۆلی گەرمیان یاخود ئەو سەرچاوی کە کارەبا دەدات بە ئێوە ئەگە بکرێت زیاتر باس ئەوێ بەسمە باس لە گرفتەکان بکەی کێشەکان کە بۆی کە بێ دەمەوێت لە ڕێگەی کەناڵی گەلی کوردستانەوە ئاماژە بۆکەین ئەم ناوچەیە لە چەند ڕوویەکەوە پێویستە کارەبای زیاتری بۆ دابنکرێت بۆ نمونە لە هاویندا لێرە پلەکانی گەرمان لە 50 بەرەو سەرەوە دەبێت بکرێت زیاتر لەو گرفتانەمان باسکەی پێتوانێت ئێرە پێویستە کارەبای زیاتری پێ بدرێت لە کۆنتترۆلی گشتیەوە ئێمە گرفتمان لەگەڵ لایەنە پەیوەندیەکانی خۆمان بە هیچ شێوەیەک نییە لە بەرەوەی کۆنتترۆل مرکزیمانەیە لە هەولێرەوە بە پێی داواکاریەکانی ئەوان و بە پێی خەرجی خۆمان پەیوەندیمانەیە و کارەباکانمان بۆ دابین ئەکرێ بەڵام پێشتر ئێمە گرفتی نەبوونی کۆنتترۆلمانە بوو کۆنتترۆل لە سلێمانی بوو ئەو کاتە کە لە سلێمانی بوو ئەوە پەیوەندیەکی زۆر بکرایە ئەوجا پاشان باڵێن ناسیار و ناناسیاری تێکەوت و گرفت دروست ئەبووە کێشە بەڵام ئێستا خۆشبەختانە بۆ ماوەی 2 ساڵ زیاترە بەڕێبەرایەتی گشتی کارەبای گەرمیان توانی بەشی کۆنتترۆلش لە لای خۆی بکاتەوە و ئێستا خۆمان بە خۆمانی ماڵی خۆمانە و ئاگامان لە یەکترێ بە هەموو دەقە و سەعاتێک بەڵێ کاک سەرکەوت ویستم ئەو پرسیارە بکەم پێشتر کفری بۆ نمونە گەڕەکێک پێویست بێ کە کاری تدا بکرێت دەبوو کارەبای هەموو کفری ببڕێ ڕۆژێک سەعات 10 ساعت ئایا ئێستا و گرفتە ماوە ئەکێ لە خەسڵەتەکە دەویدەری 11 کV هەیە لەگەڵ ئەوەی شار ویزگەیەکمان هەیە 33 کV نیوەی شار لای ئەوە داباشەکرێت نیوەی شایش لای ئێمە داباشەکرێت لەبەرەوە ئێستا ویدەرەکانمان بەرفراوە لە مەسەن لە بری ئەوەی 3 ویدەر وایە ئێستا ئێمە خاوەنی لێرە 8 ویدەرین لەوێش خاوەنی 5 ویدەری واکە 13 ویدەر واتە کفری دابش بۆ سەر 13 ویدەرە ئەتوانی ویدەرێک بکوژێنیتەوە کاتە هیچ گرفتێک بۆ شاری دروست ناکە تەنانەت کێشەمان لەگەڵ مۆلیدەکانیشانی هەمووی دابشکراوە هەر ویدەرێ بکوژێتەوە مۆلیدە ئەو گەڕەکە تەنها بۆ ئەو ویدەرە ئیشەکات باڵی ناچێت بۆ ناو ویدەرێکی تر بۆی گرفت دروستکات ئەوەش شتێکی باشە سەبارەت بە محاولەکان یەکێک لە گرفتەکان کە فشار زۆر دەکەوێت سەر محاولەکان دەسووتێ یاخود کۆن دەبێت پێتوانیە ئەوش گرفتە ینی ڕوبەڕووی ئێوە دەبێتەوە کۆنی محاولەکان یاخود نەبوونی سیانەکردنی سەرەتا ئاماژەم پێکرد لە کاتی وتەکانە ئەوتم ئەم دوو محاولەی کە هەیە پێشتر بوو ئەم محەڵەیە دانراوە بەکارهێنرابوو بەڵام کفری ئەو کاتە لۆدی کەم بوو ئێستا کفری سەروی 50 بەسەرەوەیە ئەمیش تواناکەی 66 مێگا 61 مێگایە هەردوو محاویلەکە یعنی ئەکرێ لە ئێستاوە وەزارەتی کارەبا خەمیەک بۆ ئەیرە بخوا ساڵێتر نا 2 ساڵتر کفری تووشی گرفتی محاولەی سەرکیەکانی 132 کV ناو محەتەکە دەبێتەوە جا بۆیە ئەو داواکاری گرنگە ئەگەر ڕەچاو بکرێ بەڵام ناو شار گرفتمان نییە بەشدا بەشکردن ئیشی خۆیانەکەن محاولەی گەڕک سەر بە ئەوانە هەر محاولەی لە هەر گەڕێکێکا کێشەی بێ ئەو لای ئەوانە چارەسەر و چاکردنی باسمان لە ڕێژەی کارەبا کرد کۆنتترۆلی گشتی بڕێک کارەبا دەدات بە ئێرە پێتوانی ئەگەر هاوڵاتیان چەند کارەبا بە پێی پێویست بەکار بێنن واتە بۆ خۆمانەگەڕێتەوە نەک بۆ شارەکانی سلێمانی بێ هەولێر چونکە لە ڕابردووە گرفت هەبووە لێرە گەر فشار لەسەر کارەبا بۆیە دەکوژایەوە درای شوێنێت بەڵام ئێستا کاتێک کارەبا عام دەدرێتەوە کارەبای ڕێسی دێتەوە پێویست نییە هاوڵاتیانش بە تەزریج ئەو ئامێرانە بەکاربێن نەک 5 ژوورەیە هەر 5 سبلتێک دابنا بەدڵنیایی ئەوە بابەتێکە ئەبێ ئاستی هۆشیاری تاک ئەوە ڕەچاو بکات بۆ نمونە تۆ لە ماڵێکای لەبری ئەوەی 3 بۆ 4 سبلیت بەکاربێنی دوان بەکاربێنە بەڵام بتوانی بە کۆنتترۆلەکە کۆنتترۆڵیکەی لە 24 سەر نەکەوێت داشی نەبەزێنی 24 ڕێژەیەکی فێنیکەیەکی زۆر گونجاوە بۆ هەموو شوێنێ بۆ هاوین و بۆ زستانیش ئەگەر بەو شێوەیە بێت ڕەچاوی کارەبا بکرێت تەنانەت گڵۆبێکیش بژێنێتەوە لە باڵەکەتا زۆر دەوری هەیە ئەو بۆ نمونە ئەگەر
لە بڕینەکە 5 سعات کارەبا لێ ببڕێت ئەو کاتاگە تۆ کارەباکەت کەم کردوێتەوە لای خۆتەوە دێتە سەر 3 سعات کارەبا لێ بڕێت طبعا تۆ لای خۆتەوە ئیداری خۆتە دەی ئەو ڕێژەیە کە بۆ دیارە لەوە زیاتر پێ نادرێت بەڵام ئیدارەی بدەی ئیدارەکە ئەوەتانێ خۆت کەمکردنەوە بکەیت کە کەمکردنەوەت کرد ڕێژەی پێدانی کارەباکە زیاترەکە چەند خەرج زیاد بکەیت ڕێژەی بڕینت زۆرتر ئەبێت بۆ نمونە ئەستا ئەمڕۆ با بڵێن کفری پلەی گەرماکەی 42 ئەم کارەبا هەیەکەوە لە 24 ساعتە 14 بۆ 15 ساعت کارەبا ئەدرێت ئەگەر بێت و پلەی گەرما سبەینێ بچێتە 43 هەت 43 کە بۆ 41 ساعت کەمەکات بۆ 44 2 ساعت کەمەکات بەو شێوەیە کارەباکە بجا بۆی ئێمەش لەگەڵ بەرزبوونەوەی گەرماکە کەمکردنەوە بکەین چاومان بەوە بێ کە بتوانین خەرجمان کەم بکەینەوە بەتاکید کاکسەرکرد باس و بابەت کردواتە لەگەڵ بەرزبوونەوەی پلەی گەرما شار دەخەوێتە سەرەوە من دەمەوێت پرسم لە جەنابەت لە ئێستادا ڕەزامەندی وەرگیراوە بۆ ئەنجامدانی پرۆژەی کە ڕاکێشنی کارەبا بۆ چەند گوندێکی سنووری کفری چەند گەڕێکێک زیادی کردووە بڕێک لە ماڵەکان و شوێنەکان پێتوانێت لەگەڵ زیادبوونی ئەمانە فشارەکان لەسەر ئێوە زیاتر دەبێت ئەگەر بێت و ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی هۆشیاری لای تاک دروستەوە کە ئاماژەت پێی کرد پێتوانێتوانی بەم بڕە کارەبایە زیاتر لە کاژمێرەکان بدرێت بە خەڵک ئێمە ئەو ڕێژەی کە بۆ نمونە ئیداری گەرمیان دیاری کراوە لەسەر ئاستی هەرێم 4.7 ساڵانی پێشوو 5 بوو ئێستا کەمی کڕۆ لەبەرەوە داهات خەی کارەبا کەمە ئەگەر وەرە داوای بەنووسراوی فەرمیش داوامان کردووە بۆ ئەوەی لە مانگی 7 و 8 کارەبای ئەم سنوورە زیاد بکرێت و داوامان کرد بکرێت بە 5.9 بۆ ئەوەی بتوانین سنوورێکی هەستیاری بەرامبەر بە داعشمان هەیە ئێمە باشتر وایە ئەو سنوورانەی کە پێشمەرگە و هێزەکانی خۆمانی تایە بتوانین خزمەتیان بکەین هیچ نەبێ بە کارەباکەیش بۆ پێداویستی خۆیان بۆی زیاتر وشیار بن ئاگایان لە سنوورەکە بێت بە نووسراوی فەرمی داوامان کردو کارەبامان بۆ زیاد کرد بۆ مانگی 7 و 8 بەڵێ ئەگەر مانگی 7 و 8 بەم ڕێژەیە بەم 4.7 بێت بەڵێ عزیزانم لەگەڵتان بەردەوامی سپاس بۆ پەیامنێرمان حەیدەر کابەشێکی ڕاستەوخۆ لا کفریەوە لەگەڵمان بوو و سپاس بۆ میوانەکەشی کا بۆ مایکی گەلی کوردستان دووە بەڵێ عزیزانم وەگەزاین هەر لە سەرتای بڵاوبوونەوەی نەخۆشی کۆرۆنا هەتا ئێستا لە شار و شارچکەکانی هەرێمی کوردستان لە سەرجەم چین و توێژەکان هەوڵیان داوە بۆ ئەوەی کە زۆرترین ڕێنمای بدەن بە هاوڵاتیان و خزمەتێکی باشیان کردووە هەر بۆ مەبەستەش ئێستا پەیامنێرمان فەرحان باشێکی ڕاستەوخۆ لە هەڵەبجە لەگەڵمانە فەرحان سڵاو لێوێ بەیانیت باش بێ ئەمێ بزانم ئەو چالاکیانەی کە لەلایەن دەستەی لاوانی هەڵەبجەوە بەڕێوە چوە چییە؟ بەڵێ کۆژین سڵاو لە تۆ لە تەواوی بینەرانی گەلی کوردستان دیارە ئەمڕۆژ لە ناو پارێزگای هەڵەبجە کۆمەڵک هەواڵ و زانیاری هەیە لە دیارترین زانیاریەکان ئەمڕۆ ژمارەیەک لە کاکەیەکانی هەڵەبجە لە بەردەم هۆڵی بۆنەی کاکەیەکان و کاژمێردا کۆ دەبنەوە لە بەرامبەر ئەو هێرشانەی کە ڕۆژانە لەلایەن داعشەوە لە گوندەکانی سنووری کاکەیی لە ناوچەی کەرکووک با بڵێن دەکرێتە سەریان و ڕۆژانە کاکەیەکان ڕوبەڕووی کوشتن دەبنەوە لەلایەن گروپە تیرۆریستیەکانەوە کە ئەوان وەکو کاکەیەکانی هەڵەبجە ئەمڕۆ پەیامی پشتگیری بۆ کاکەیەکانی کەرکووک و گەرمیان دەنێرن و پێیان وایە پێویستە هەم حکوومەتی هەرێمی کوردستان و هەم حکوومەتی ناوەند کارێک بکەن کە کاکەیەکان وەکو پێگاتەیەکی سەرەکی لە عێراقدا پارێزراو بن و چیتر ڕێگە نەدەن لە گوندەکانەوە هیچ جۆرە هێرشێک بکرێتە سەر با بڵێن لەلایەن گروپە تیرۆریستەکانەوە بۆ سەر گوندەکانی کاکەیی لەلایەکی دیکەوە لە پارێزگای هەڵەبجە بەداخەوە دوێنێ و پێرێ هاوڵاتیەک لە هەڵەبجە و لە ناو بینای سەرۆکاتی شارەوانی هەڵەبجە هەوڵی خۆسووتاندنی دا کە ئێمە وەکو گەلی کوردستان پەیوەندیمان کرد بە سەرۆکی شارەوانی و ڕایگەیان ئەو هاوڵاتیەکە بەهۆی ئەوەی کە با بڵێن زیادە ڕۆیی کردووە لە یەکێک لە شوێنەکانی ناوبازاڕی هەڵەبجەدا و دواتر هەڵچوونێک دروست بووە لە نێوان سەرۆکی شارەوانی و هاوڵاتیەدا هاوڵاتیەکە هەوڵی خۆسووتاندنی داوە ئەوەی کە جێگەی داخەوە جێگەی ئەوەیە کە هەڵوێستە لە سەرکردنەیە کە میدیا دوور لە هەموو کارێکی تیکیانە هەستاوە بە بڵاوکردنەوەی ئەم گرتە ڤیدۆیە کە خۆی بۆ خۆی گرتە ڤیدۆیەکە دەبوو جۆرێک وایە کە حساس و
ئەو منداڵانی کە لە ڤیدۆکات دەرچوون وا بکرایە منداڵەکان دەرنەچوونایەوە وا بکرایە کە هەوڵی ڕێگریکردن با بڵێن لەو هاوڵاتیە بکرایە کە کارێکی لەو جۆرە بکە کە خۆی بسووتێنێ لە ناو یەکێک لە دامەزراوەکاندا و دواتر بڵاوبوونەوەی وێنەکانی بە جۆرێک لە جۆرەکان کاردانەوەی جیاوازی لە ناو هاوڵاتیانە لێکەوتوەوە بەشێک لە هاوڵاتیان پێیان وایە کە ئەمە نەدەبوو بەم جۆرە ئەم وێنانە بڵاو بکرایان نایەتەوە و پێویستە بە دوواداچوونی زیاتر بکرێت لەلایەن سەرۆکاتی شارەوانی هەڵەبجەوە هەوڵی چارەسەرکردنی گرفتەکانی ئەو هاوڵاتیە بدرێت. ئەمڕۆ لە هەڵەبجە پێم باشە قسە لەسەر دەستەی گەنجانی یەکێتی بکەین لە هەڵەبجە چەند چالاکیێکیان ئەنجام داوە وەکو تەعقیمکردنی دامزراوەکانی حکوومەت دابشکردنی دەستکێش و دەمامک بەسەر هاوڵاتیان داوە ئەمڕۆ چەند چالاکیێکی دیکەیان دەبێت. من بۆ وەرگرتنی زانیاری زیاتر بەرپرسی دەستەکەم لەگەڵایە کاک دەشتی ئەگەر بیت ئێرە پێمان بڵێن دەستەی گەنجانی یەکێتی کەی دامەزراوەوە ئەو چالاکیانەی کە بەتایبەت لە بواری خۆپارێزی لە کۆڤید-19 ئەنجامتان داوە. دیارە دەستەی گەنجانی یەکێتی دوای کۆنگرە و نێوبوون یەکێتی دامەزرا ئامانج لە دروستبوونی ئەم دەستەی خزمەتکردنی گەنجانە بە لەسەر جەم ئاستەکان لە سنووری مەڵبەندی نوێ ڕێخستنی شارە زوور کە لە چوار قەزاو ناحیەکانی ئەم سنوور ئەگرێتەوە. ئەم دەستەیە لە چەندین تیم پێک دێ تیمەکانیشدا بەشە بن بەسەر چەند بەشێک وەک بەشی وەرزش، بەشی تەندروستی، بەشی ژینگە و پەروەردە، بەشی هوەری، بەشی کارژێڕی، بەشی ڕاگەاندنی دەستە و بەشی یاسایی. ئامانجی تەنها خزمەتکردنی گەنجە چونکە گەنج بە داینەمۆی شۆڕش و گەشەپێدانی کۆمەلگا دەناسرێت. دیارە ئێمە لە وەرزی یەکەمی چالاکیەکانمان هەستین بە تەقیمکردنی بینای پارێزگای هەڵەبجە فەرمانگەی قایمقامێتی هەڵەبجە و بەڕێبەرایەتی پۆلیسی ناوشاری هەڵەبجە بنکەی پۆلیسی ناوشار واتە بە هەمانجی لەگەڵ ڕێکخراوی تایەتن بۆ کاری تەندروستی و بەڕێبەرایەتی تەندروستی هەڵەبجەی شەهید پارێزگای هەڵەبجەی شەهید بێگومان ئامانج لەمە پاراستنی هاوڵاتیانە لە توژبوون بە ڤایرۆسی کۆرۆنا کە دەردێکە کە لە ناوایە ڕێژەیەکی زۆر خەڵکی لە ناو بردۆ بەداخەوە. ئەمڕۆژ وەک دەستەی گەنجان هەڵدەستنی بە تاقیمکردنی مەڵبەندی نوێ ڕێخستنی شارە زوور ئامانج لەم پرۆسەیە پاراستنی کادران و کارمەندانی مەڵبەند و میوانانی مەڵبەندە کە سەردانی مەڵبەندەکەن بە هیوای بتوانین خزمەتێ بکەین داوا لە خەڵکەکەین لێرەوە خۆی پارێزە پابەندی ڕێنمایە تەندروستیەکان بێ بۆ پاراستنی کەس و کار و خێزانەکانیان. دەستەکەتان لە ڕووی هوشیاریەوە دابشکردنی باوڵێن هەم پروشەر بە یاخود پێدانی ڕێنمایی بێ لە ڕێگەی زارێکیەوە بە هاوڵاتیان چی کردووەوە لەکوێی تر دەمامک و دەستکێشتان دابش دیارە بە بۆ کورد مەکتەبی ڕێکخراوە دیموکراتیەکان هەمانجێکی باشمانێ ئەوان لە سنووری خوان و دەستیان کردو بە دابشکردنی دەمامک و دەستکێش بە هەمان شێوە لە ناو هەڵەبجەش کۆمەڵێک گەنج هەستان بە دابشکردنی چەند دەمامک و پروشەر و دەستکێشەکەوەش جێی دەستخۆشی ئێمە هەمان تاواوکەر یەکتر و هاوکاری یەکترین لێرەوە جێ خۆەتی سوپاسی کاکسەرچی بکەین کە لە پرسای مەڵبەندی شارە زوور کە پشتیوانی تەواوی گەنجانە بۆ هەموو کار و چالاکیەک ئێمە لە ئایندەیەکی نزیکدا هەڵدەستین بە تاقیمکردنی سەرجەم ئەو شوانانە کە پێویستن لە سنووری مەڵبەندی نوێ ڕێخستنی شارە زوور کە پێک دێ لە چوار ناحیە و سەرجەم چوار قەزا و سەرجەم ناحیەکانی ئەم سنوورە. بۆ ئەمڕۆ چ چالاکیەکان ئەمڕۆ هەڵدەستین بە تاقیمکردنی مەڵبەندی نوێ ڕێخستنی شارە زوور بە هەمان شێوە چەند شوێنێکی ترکە لە دواییدا ئاماژە پێدەین. مادانی کە ئێوە بەکارێنن مادی دژە ڤایرۆسن بێگومان لەگەڵەوە شاتا چەند هاوکاری دامزراوەکانەکەن لە دەستکێش و دەمامک بێگومان ئێمە لە بەرنامەماندایە لە دایەتێکی نزیکدا هەوڵ بدەین بە هەمانجی لەگەڵ کۆمەڵی خوێنکاران ڕێکخراوی تایەتن دەستەی گەنجانی مەڵبەند پێش دەستپێکردنی خولی تاقیکردنەوەکانی وەرزی بڵین شەشی ئامادەی هەوڵین لە هەموو مەکتەبەکانی ئەم سنوورە و سنووری مەڵبەندی شارە زوور کە پێک دێ لە سێ سادق و هەڵەبجی تازە و پێنجوێن و خورماڵ و بیارە و ئەو شوێنانی کە کەوتونە لە سنووری مەڵبەندی نوێ ڕێخستنی شارە زوور بە هەمانجی لەگەڵ بەڕێبەرایەتی تەندروستی ناوچەکان هەوڵ بدەین هەمووی تاقیم بکەین دواتر هەوڵ بدەین دەستپێش و دەمامک بۆ سەرجەم خوێنکاران دابین بکەین و لەو ڕێژەوە بتوانین خزمەتێ بە گەنج و بە خەڵکی سنوورەکە بکەین. سپاس بۆ ئێوەش دەستان خۆش. بەڵێ کۆژی نەمەوێ ئەماشش بە ئەمارەکانی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا بدەم لە پارێزگای هەڵەبجە 25 حاڵەتی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا هەن لەو ڕێژەیەش 5 کەسیان بە دۆخی تەندروستیان ناجێگیرە و 11 کەسیان نیشانەی توندیان هەیە بە هیوای سەلامەتی بۆ هەبولایەک بنەگەڕێمەلایەوە.
بەڵێ سپاس بۆ پامێرمان فەرحان کا بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە هەڵەبجە لەگەڵمان بوو سپاس بۆ میوانەکەشی کا بۆ مایکی گەلی کوردستان دووە بەڵازانم هەروەک وتمان تەوەری ئەمڕۆمان تایبەت ئەەکەین با بەروبوومی کوشت و کاڵ لە هەرێمی کوردستان بزانین ئەم ساڵ بەروبوومی کوشت و کاڵ لە چه ئاستێکدا بۆ لامان کاتیشدا باسێک لەوە دەکەین کە چی کراوە بۆی ئەم بەروبوومانە لە بازاڕەکاندا ساخت بکرێتەوە و چی کراوە بۆ ئەوەی کە ڕێگری بکرێت لە تێکچوونی ئەم بەروبوومانە و ئامێرانە چین کە پێویستە بۆ ئەوەی کە ئەم بەروبوومانە لە تێکچوون پارێزرێت هەر بۆ بمەستەش بەڕێز ڕزگار حەمە خدر بەڕێبەری گشتی کوشت و کاڵی سلێمانی بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمانە کاک ڕزگار سڵاو لێوێ بەیانیت باشنی بەڕێزیشتا باس و سپاس بۆ بەڕێستان و بەیانی بینەرانی گەلی کوردستانی سپاس دەکەم بەخێر هاتیت کاک ڕزگار با سەرتا باسێک لە بەروبوومی ئەم ساڵ بکەین بزانین لەم ساڵدا لە چه ئاستێکدا بووە و تا چەند بەشی ئەوەی کردووە بژێوی خەڵکی دابین بکات سەرتا زۆر سپاس بۆم دەرفەتە دیارە کەرتی کشت و کاڵ و کشت و کاڵکردن لە سنووری پارێزگای سلێمانی و هەرێمی کوردستان لە ئێستادا بە شێوەیەکی بەرچاو هەنگاوی ناوە و بە شێوەیەکی بەرچاو بەرهەمی ناوخۆی لە بازاڕەکان هابین دێت تایبەتی ئەگەر ئێمە دیقەت دەین لە بەرهەمە استراتیژیەکان بە تایبەتی گەنم جۆ بەرهەمەکانی سەوز و میوێ ڕۆژانە بەرهەمەکانی شیرەمەنی بەرهەمی پرۆژە پەلەوەریەکان ماسی بەشێکی باش لەم بەرهەمانە لە ئێستادا بەرهەمی ناوخۆییان کە لە بازاڕەکانی خۆمانە ئابیندێت کە خۆشبەختانە توانی بڵێن ئەم ساڵ زیاد لە 3 ملیۆن دۆنم زەوی کراوە بە گەنم توانرا زیاد لە 2 ملیۆن دۆنم بەرهەمی گەنممان هەبێت جوتیارانی ئێمە چاوەڕێی بە بازارکردن چاوەڕێی کۆ دۆزینەوەی دەرفەتی بە بازارکردن زیاد لە 50,000 جوتیار سەرقاڵە لە هەرێمی کوردستان بەبەردانەگەڵا زیاد لە 18,000 جوتیار سەرقاڵە بە ئاژەڵاری و بە بەخێوکردنی ئاژەڵ ئەتوانین بڵێن زیاد لە دەیان جوتیار سەرقاڵە بە دروستکردنی خانووی پلاستیکی کە ئێمە توانین بڵێن ڕێژەی لە 160 خانووی پلاستیکی هەموو هەرێم کەوتۆتە سنووری پارێزگای سلێمانی کە ساڵانە بەرهەمی خەیار و کوولەکە و پەتاتە و تەماتە و پێداویستیەکانی ڕۆژانە لە 160 بەرهەمی ناوخۆی ساڵانە پڕەکاتەوە لە 160 بەرهەمی وەرزی پڕەکاتەوە ئەگەر دیقەت دەین ئێمە لە سنووری پارێزگای سلێمانیا زیاد لە 1000 پرۆژەی پەلەوەری ئیستا هەیە 1000 هۆڵی پرۆژەی پەلەوەری هەیە کە ئەم 1000 هۆڵە توانای بەرهەمهێنانی زیاد لە 150,000 تەن گۆشتی مریشکی هەیە کە احتیاجاتی شاری سلێمانی بە کۆی گشتی لە 6,000 تەن تێپەڕ ناکات کەواتە لە بەشێکی زۆر لە بەرهەمەکان لە بەرهەمی پەتاتە ئستا حالیان بەرهەمی پەتاتە پێداویستەکانی ناوخۆ پڕ ئەکاتەوە بەرهەمی ناوخۆمان بەپی بە وەرزی داچاندنی لە کاتی پێگەیشتنا بەشێکی زۆری بەرهەمی ناوخۆییە کە بریتە لە بەرهەمی پەتاتە و زیاد لە سنووری پارێزگای سلێمانی زیاد لە 20,000 تەن بەرهەمی هەیە ئەمە لە ئێستا کە ئەبینین بەشێکی زۆر لە هاوڵاتیان سەرقاڵە بەشێکی زۆر لە جوتیارانی خۆشەویست خەریکی بەرهێنانی کەرتی کشت و کاڵی کشت و کاڵکردنن بۆیە ئاستی بەرهەم یاخود ئاستی پێگەیشتنی بەرهەم لە سنووری پارێزگای سلێمانی و لە هەرێمی کوردستانە لە کەرتی کشت و کاڵە گەیشتوتە ئەو کاتێک کە بڵین کاتی ئەوە هاتووە بەرهێنان لە پرۆژ لەم کەرتەیە بکرێت کاتی ئەوە هاتووە کە بڵین ئەم کەرتە کەرتێکی گرنگە بۆی کە بەدیلی هەلی کار بێ بۆ هەڵی خەڵک بۆ خەڵک بەدیلی سەرچاوەکانی تری داهات بێ بۆ حکوومەتی هەرێم بۆ دۆزینەوەی هەم خواردنێکی تەندروست بۆ هاوڵاتیان و هەم نەڕۆشنە دەرەوەی بەشێکی زۆر لە پارەی هاوڵاتیان بۆ دەرەوە بۆ هێنانی هاوردە و هەم دۆزینەوەی فرسەی کار بۆ خەڵک و لەگەڵ ئەوەشدا ئیسtismarکردن و بە پیشە سازیکردن لەم کەرتەیە ئێستا حالیان کاتێتی و زۆر گرینگە بەڕاستی کاک ڕزگار باست لە ژمارەی زۆری جوتیاران کرد ئەمە بزانم کە تا چەند ئێوە یارمەتی دەری جوتیاران بوون ئەم ساڵ ئێمە بەداخەوەتوانم بڵێم قەیرانەکان چۆن بەرۆکی هەموو خەڵکی گرتووە بەرۆکی جوتیارانیشی گرتووە بەرۆکی کەرتی کشت و کاڵیشی بە خراپترەوە گرتووە کەرتی کشت و کاڵ کەرتێکی زۆر هەستیارە پێویستی بەوە هەیە کە ساڵانە بودجەیەکی تایبەت بە پاڵپشتیکردنی کەرتی کشت و کاڵ و جوتیاران هەبێت پێویستی بەوە هەیە کە پێویستەکانی بەرەمهێنان بۆ جوتیاران دابین بکرێت چونکە لە هەموو دنیا زیاد لە بودجەی حکوومەت زیاتر پێویستە کات کە بەشێک لە 110 تا 120 تا لە 130 بودجەی هەموو حکوومەت دابین بکرێت بۆ کەرتی کشت و کاڵ کەرتی کشت و کاڵ وابەستە بە وەرز و بارانبارین وابەستە بە براوبوونەوەی ئافات و نەخۆشیەکان وابەستە بە کێشەی بە بازارکردن وابەستە بە خەزن و وابەستە بە چۆنێتی کۆنتترۆلکردنی نەخۆشی و ئافاتی کشت و کاڵی و یاخود کارەساتی سروشتی بۆیە ئەم کەرتە ئێمە ئەتوانم بڵێم تا ساڵی 2014 توانیمانە بە شێوەیەکی باش دامی بکەین
چ لە ڕێی قەرزی بانکی کشت و کاڵی بێت چ لە ڕێی کۆنتڕۆلکردنی ئەی بۆ ئەم ساڵانەی دوایی بەڵام لە بەداخەوە ئێماڵێن حکوومەتی هەرێم لە سەرەتاوە پلانێکی تۆکمەی نەبووە بۆی کە ڕوو لە کەرتی کشت و کاڵ بکە و ئەم کەرتە خۆڕسکەی کە لە هەرێمی کوردستان کە 10,000 ساڵ پێش ئەمڕۆ زەوی شارە زوریا زەوی کشت و کاڵ لەم هەرێمی کوردستانە لەم ناوچەی ئێمەیە بە پیترین زەوی وەرەسەر ئاستی هەیە هەموو دنیا ئێمە ئاومان هەیە بارانی وەرزیمان هەیە و بارانی بسۆگەرمان هەیە و زەوی بە پیتمان هەیە و پلەی گەرمی و هەتاومان هەیە ڕووناکیمان هەیە و دەستی کاری باشمان هەیە بەڵام بەداخەوە ئێمە لە ڕابردووە هەموو تۆپەکانمان خستە ناو یەک سەبەتەوە کە ویش بریتوی لە سەبەتەی نەوت کێشەیەکی گەورەمان بۆ خۆمان دروست کرد و نەمان هەیە نەوت یەکێکە لەوانەی کە گرنگە لە دنیادا و بەڵێ یەکێکە لە استراتیژە گرنگەکانی ئاگوری وڵاتان بەڵام لە بەرامبەر بەوە ئێمە بەشێکی باش لە زەوی کشت و کاڵیمان هەیە ناوچەیەکی کشت و کاڵی تۆپۆگرافیکی گرنگمان هەیە ناوچەکەی ئێمە ئەتوانین بڵێن دابەشە بێ بەسەر 4 جغرافیای زۆر گرنگە یەکێکیان ناوچەی مسۆگەری بارانباریمان هەیە یەکیان ناوچەی نیمچە بسۆگەرمان هەیە یەکیان ناوچەی کەمبارانمان هەیە خودە و ناوچانەی کە مسۆگەری و ناوچەی شاخاویشمان هەیە کە ناوچەکانی بەرەمێنانی چەندین جۆر بەروبوومی کشت و کاڵی خۆڕسکین بۆ نمونە قەزوان و بنێشت و گوێز و بایام و زەیتون و دەیان جۆر لە بەرهەمی خۆڕسکیمان هەیە ئەمە لەلایەک لەلایەکی ترەوە ناوچە دەشتایەکانی کە لە بەردەستمانایە ئەتوانین زۆر بە ئاسانی بەکاربێنرێ بۆ بەرهەمێنانی کشت و کاڵی بەروبوومی استراتیژی و سەوزۆ میوە و بەروبوومی پێداویستەکانی خواردنی خەڵک دابین بکەین ئەمە بەداخەوە لە ڕابردووە بەهۆی ئەوەی کەوا هەم بودجێکی کەم بۆ کەرتی کشت و کاڵدانراوە هەم بە چاوێکی کەم سەیری کەرتی کشت و کاڵ و سەیری زەوی کشت و کاڵی کراوە خراپترین ئاست کە تیا ژیاوە کەرتی کشت و کاڵەوە بووە کە کەمترین بودجێ وەدانراوە زۆرترین زیادە ڕەوی کراوەتە سەر زەوی کشت و کاڵی زۆرترین زەوی کشت و کاڵی بە فیڕۆچوە بەهۆی ئەوەی کە هاوڵاتیان بە قیمەت نەیان سەیریان نەکردو زائیدەن ئەوەمان لەبیر نەچێتەوە تەمەڵبوونی خەڵک و بەکاربەری بوونی بەکاربەری خەڵک کە ئێمە لە دوای ساڵی 2023 خەڵکی زۆرمان دامەزران دوێ نامان لە شارەکان و زانکۆی و کوپەیمانگاکی زۆرمان کردەوە وای کرد ئەمە خەڵک لەوەی کە بەرهەمێنەر بێ بوو بە بەکاربەر چاوەڕی لەستی هەر چاوی لە دەستی موچە و حکوومەتەوە بۆ چاوی لەوە نەبووە کە بێت خۆی بەرهەمی کشت و کاڵ بۆیە ئەمانە هەمووی گرفت بوو بۆ کەرتی کشت و کاڵ ئێمە چیمان کردووە کەرتی کشت و کاڵ بۆ جوتیاران ئەوەی کە کردومانە یەکەم توانیمانە لەو بودجەکەمەی کە بۆمان دیاری کراوە دامی کەرتی کشت و کاڵ بکەین بۆ نمونە هەر ئەم ساڵی ڕابرد ساڵی 2010 ئێمە توانیمانە نزیکی 7 تا 8 میلیارد دینار دابین کەین بۆ کەرتی کشت و کاڵ لە ڕێگەی جەنابی وەزیری کشت و کاڵەوە کە ئەمە بتوانین 11,000 تەن سەمات دابش بکەین بڕێکی زۆر لە مادە قەرکەرەکان و دەرمانی کۆنتڕۆلکردنی حەشەرەی سن و کولە دابین بکەین بتوانین پەڕەمێ و دابین بکەین بە خۆشبەختیەوە بە هاوکاری جەنابی محافظی سلێمانی پارێزگاری سلێمانی بتوانین پەڕی مێ و بۆ هەنگەوانان دابین بکەین بتوانین لە کێشەی نەمامگەکانمان کرێکار دابین کەین بۆ نەمامگەکانمان بۆ بەرهەمێنانی سەدان هەزار نەمام و دابشکردنەوەی بەسەر خاوەن باخەکانە ئەمە و چەند لە سەکتەری گەنمیشە توانیمانە بەهۆی ئەو لە 102 پاڵپشتی بنەتۆی جوتیاران کە پەیوەندی بە وەرگرتنەوەی گەنمی سایلەوە هەیە بتوانین ساڵی پار 512 تەن گەنم بەسەر جوتیارانە دابش بکەین بە 13,000 دۆنم زەوی و بەشێکی باش جوتیاران بە شارەکە پێ بکەین بەڵام ئەمە خۆی لە خۆیان ئەتوانین بڵێن لە ئاست ئەو گەورەی کەرتی کشت و کاڵ نییە لە ئاست ئەو پێویستەی کەرتی کشت و کاڵ نییە و کەمترە لەوە کاک ڕزگار ئەمە باسێک لۆ بکەین هەتا چەند هەوڵتان داوە لەو بەروبوومە ناوخۆیە زۆرەی کە هەمانە هەوڵ بدەن کە هاوردەی دەرەوەی بکەن ئێمە خۆشبەختانە لە کابینەی نۆ دوای ئەوەی کە جەنابی وەزیر زۆر بە شێوەیەکی جدیانە ئیش لەسەر سەکتەری کشت و کاڵەکات و ئەتوان بڵێ مچێکە لە وەزیرە چالاکەکان و خەمی وڵاتی هەیە خەمی کشت و کاڵی هەیە ئەوە ئەشیەوێت بە پێی بەرنامەکەی کارکردن بۆ دۆزینەوەی هەلی کار و کارکردن بۆ ڕەخساندنی ئارامی و خزمەت بۆ خەڵکی کە لەژێر دروشمی یەکێتی نیشتیمانی و لەژێر ئەو دروشمەیەکەوە جەنابی کاقوباد و هاوڵات یەکێتی نیشتیمانی بۆ گەیشتن بە خۆشگوزەرانی بۆ خەڵک بانگێشیان ئەکرد و بەڵێنیان بە خەڵکی دابوو ئێمە لەم کەرتەیە لە سەرەتاوە ئەتوانین بڵێن وەزارەتی کشت و کاڵ
خاڵی یەکەم پێش هەموو شتێک کارمان لەسەرەوە کردو کە قەدەغی ئەو بەرهەمانە بکەین کە لە دەرەوە هاوردە ئەکرێ خۆشبەختانە ساڵی پار زۆرێک لە بەرهەمەکانمان قەدەغە کرد بە بڕیاری جەنابی وەزیر تەماتە قەدەغە کراوە شووتی قەدەغە کراوە هەنگوی قەدەغە کراوە ئەمە لە ساڵی پارەوە ئەم ساڵیش لە بەرنامە هەیە بە هەمان شێوە جۆر بەرهەم لەو بەرهەمانەی کەوا پێگەیشتووە بازاری پڕ کردووە قەدەغە بکرێت بەرامبەر بەوە ئێمە هەموو ساڵێ لە پێنجی چوارە خشتەیەک ڕائگەێنرێت کە بریتێ لە خشتەی خشتەی دانانی باش لەسەر بەرهەمی هاوردە بۆ ساغبوونەوەی بەرهەمی ناوخۆ کارێکی جددی کرا ئەم ساڵ بەڕاستی و زۆرێک لە بەرهەمەکان نرخی باجەکانیان زۆر بە شێوەیەکی باش بەرز کراوەتەوە بۆ نمونە ئەگەر دیقەت دەین ئێمە ئێستا حالیان خەیار و پیاز و بەتاتە و ئەمانە 600 دینار باجی لەسرە و بەرهەمەکانی تر بە 100 دیناریان لەسەرەوە باج بۆ هەر چیلۆیە کە لە دەرەوە هاوردە بکرێت خۆشببختانە هاوردەی دەرەوە ئێستا لە بازارەکانە کەم بۆ تۆ لەبەرەوەی ئێمە بەرهەمەکانمان لە پێنجی چوارەوە بەرهەمی وەرزی پێگەیشت و بەرهەمەکانی خانی پلاستیکی پێگەیشتووە و ئێستا لە بازارەکانی خۆمانە هەیە بەڵام درفتێک هەیە گرفتەکە ئەوەیە کە تەمەشا ئەەکەین بەشێکی زۆر لە بەرهەمانە بەهۆی خستنە ڕوویەکی زۆر و کەمی خواست لەسەری بۆتە هۆی ئەوەی کە بە بازارکردنەکەی لاواز بێت بۆتە هۆی ئەوەی کە نرخەکەی دابەزێت لەگەڵەوەش کە باجی زۆری شراوەتە سەر کاک ڕزگارەوە گەزانین کە زۆربەی جوتیارەکان هەموو کاتگلەیان لەوە هەیە بەروبوومەکان کە بەرهەمی ئەهێنن لە بازارەکانان ساخ نابێتەوە هۆکاری ئەمە بۆ چی ئەگەڕێت هۆکاری ئەمە یەکەمیان ئێمە تاکو ئێستا نەمانتوانیوە دەعمی خانووی پلاستیکی و دەعمی چێنداوی زستانە و هاوینە بە شێوەیە بکەین کە بتوانین بیکەین بە بەرهەمی فرەچەشنە لە جاتی ئەوەی کە هەمووی بەیەکەوە خەیار بکات و بەرهەمەکەی بخاتە بازار لەبەرەوەی ئاسانەکردنی خەیار لە مانگی 3 شەتڵ لێدات لە مانگی چوارە لە 15 چوارەوە دەزەکا بە ڕنینەوەی بەرهەمەکانی و هەموو ڕۆژێک دەتوانێت بەرهەمەکەی بڕنێتەوە لە هەفتەیەکە هەموو بێتێت 4 تا 5 بەرهەمی هەیە بەڵام تەماتە بە پێچەوانەوەی تۆ لە مانگی دوو لێدەی لە مانگی 5 ڕنیتەوە لە بیداەتی مانگی 6ەکە بێتە بازارەوە و ئەزێتی زۆرترە ئەرکی زۆرترە وەختی زیاتر ئەوێ بودجەوت یەچووی زیاتر ئەوێ بۆیە ئەمە پێویستی بە پاڵپشتی حکومەت هەیە پێویستی بەوە هەیە بۆ ئەوەی ئێمە بتوانین سیاسەتێکی ڕوونمان هەبێت و پلانێکی داڕێژداوی باشمان هەبێت بۆ بە هەمە چەشنکردنی بەرهەمە زستانیەکان ئەکرێت لە داهاتووە ئێمە دامی خانووی پلاستیکی بکەین بۆی بە سوتەمەنی بێ بە کارەبا بێت بەکەمکردن هەرچە لە خۆشببختانە جەنابی وەزیر ئەخیری دوایین ئیتفاقی لەگەڵ وزارەتی کارەبا ئەوە بوو بڕیارێک دەرچوو کە بۆ ئەوانەی کەوا لە کردی کشت و کاڵە مۆڵەتدارن و پرۆژەی کشت و کاڵین کارەبایان لە 130 دینار بۆ کیلۆواتێک بۆ بکرێت بە 30 دینار بۆ کیلۆواتێک کە ئەمە خۆی بۆ خۆی دامێکی زۆر باشە بەڵام ئەمەش تا ئێستا لە ئاستی پێویستانی چی پێویستەکە پێویست بە زمانەتی بازارڕەکە دوو جۆر زمانەت هەیە لە بازارە زمانەتی یەکەم ئەوەیە تۆ بە پێویستی بازار بەرهەم بێنیت دوو خەزینت هەبێ ئەگەر بتوانانی مەخازنی مبەڕەتە هەبێت جێگەی بە پیشە سازیکردنی کشت و کاڵیت هەبێت یاخود لەگەڵ ئەوەی کە خەزینت هەیە ئەگەر نەبوو خەزین پێویستەکات تۆ هەناردەی دەرەوەی بکەیت هەناردەکردن ئێمە خۆشببختانە توانین بڵێن بۆ خوارد و ناوەڕاستی عێراق ئێستا پلەی گەرما بەرز بۆ تۆ بەرهەمەکانمان بەشێکی ئەڕۆ بخوارەوە تایبەتی خەیار بە تایبەتی تەماتە بەشێکی ئەڕۆ بخوارەوە بۆ خوارد و ناوەڕاستی عێراق بەڵام لەگەڵ ئەوەشە بە حکمی ئەوەی کەوا لێک تێگەیشتنەکان لاوازە لەگەڵ حکوومەتی عێراقی زۆر جار ڕێگری ئەکرێت لە جوتیارانی ئێمە بەرهەمەکانیان بەرەبەرە خوارد و ناوەڕاستی زۆر جار هەیە کێشەکان لە ئەلوەکانی جەمیلە و لە خوارد و ناوەڕاستی عێراق بۆ جوتیارانی ئێمە دروستە بێت بۆیە سەکتەری کشت و کاڵ سەکتەرێکە ئەبێ فرەلایەنە ئەبێ بە هەوڵی ئەوە بدەین کە لەگەڵ حکوومەتی عێراقی پەیوەندیکی باشمان هەبێت تا بتوانین بە بازارکردنی بەرهەمەکانمان لە خوارد و ناوەڕاستی عێراق بە شێوەیەکی باش بکەین دوو پاڵپشتی کردی کشت و کاڵ لە لای ئێمەوە پێویستەکات بەشێکی زۆر لەوانە پێداچوونەوەیەکی هەر خۆشببختانە کە ئێستا ئەتوانم بڵێم لەسەر ئاستی ئەنجومەنی وەزیران بە بۆردێکی پەرەپێدانی کشت و کاڵی دروست بووە کە ئەم بۆردە خۆی لە خۆیان داوا و خواستی ئێمەمانان بۆ لە ڕابردووە بۆ ئەوەی هەموو لایەنە پەیوەندیدارەکان کۆ بکاتەوە کە بۆردەکە بە سەرۆکایەتی سەرۆکی ئەنجومەنی وەزیران و جەناوی کاقوباد و وەزارەتی کشت و کاڵ و وەزارەتی بازرگانی وەزارەتی پلاندانان و دەستێوە بەرهێنان و چەندین لایەنی پەیوەندیداری ترە و هەموو ئەو راپۆرتانەی کە پێویستەکە بۆ چاکسازی لە کەرتی کشت و کاڵ بۆیان ڕۆیشتووە ئەوەی کە پێویستەکە لە ئێستادا لە کەرتی کشت و کاڵە خاڵی یەکەم زۆر جدی ئەوەیە کە ئێمە دەرچە و دەرفەتی بە بازارکردن بۆ کەرتی کشت و کاڵ دۆزیدەوە خاڵی دووەم گرنگیدانە بە زەوی کشت و کاڵی و گەرینگیدانە بە ڕێگریکردن لە تەجاوز لەسەر زەوی کشت و کاڵی لە خاڵی سێمە پاڵپشتی و دامی کەرتی کشت و کاڵە ئەمە ئەساسیاتە
دوای ئەوە دێنە سەر ئەوەی کە دیراسات و توێژینەوە و ئەبحاس و مختبەرات و چۆنێتی بە پێشخستن و مشارەکەکردنی کەرتی تایبەت و وەبەرهێنەر لە کەرتی کشت و کاڵە بۆیە خۆشببختانە ئێستا چاوێک هەیە لەسەر کەرتی کشت و کاڵ لە هەرێمی کوردستان هەر لە ماوەی پێشوا خۆشببختانە لە دووبەی و لە ئیماراتەوە هاتبوون بەشێک لە بەرهەمی کشت و کاڵیان بردبوو و خەیار و هەنگوین و قارچک و پەتاتە و بردیان بۆ دەرەوەی هەرێم ئەمە وا پێویستەکە ڕێکی خین ئێمە لەگەڵ مەکتەبەکانی دەرەوەمان لە وڵاتانی ئەوروپا لە وڵاتانی عەربی وا بکەین کە چۆن ئەڵێت ملحقی سەقافی هەیە بێ ملحقی زراعیمان هەبێت لەو نووسنگانە لەو سەفارەتە کشت و کاڵیانە لەو سەفارەتانی کە لە دەرەوەی هەرێم هەیە یاخود لەو سەفارەتانی کە لە وڵاتانی دەرەوە هەیە بۆی بتوانین پەیوەندێکی باش دروستکەین لەگەڵ وەبەرهێنەری دەرەکی لەگەڵ دەستی وەبەرهێنەری دەرەکی لەگەڵ مستەسمری خارجی کە پارەی پێە بین لێرە دامی بکەین پاڵپشتی بکەین و با چاویشمان لەوە نەبێ هەرچین بەرەوبەرە پرۆژەی گەورە نا ئێمە لە وڵاتێکی وڵاتی ئەمریکا زۆربەی اعتیمادی لەسەر پرۆژەی وەسەد مامناوەند و بچووکە ئێمە وڵاتێکە جغرافی و تۆپۆگرافی ئێمە هەمووی پێدەشتی گەورە نییە ئێمە لە 48,000 کیلۆمەتر مربعی کە تیا ئەژین ئێستا لە هەرێمی کوردستان سنووری پارێزگای سلێمەشێکی زۆری شاخاویە مەسەلەن ناوچەیەکی وەکو شارباژێر ناوچەیەکی وەکو پێنجوێ ناوچەیەکی وەکو بیتوێن ناوچەیەکی وەکو پشدەر ببوورە ناوچەیەکی وەکو پشدەر ناوچەیەکی وەکو هەڵەبجە ئەم ناوچانە پێویست بە پڕۆژەی بچووکە کات پێویست بۆ پڕۆژانە ئەکا کە ئەلەم بۆ نمونە زیاد لە ساڵێکە 350,000 تن تا 400,000 تن ترێمان هەیە ئێمە لەکوێ هەمانە لەو سنوورە شاخاویانە هەمانە کە تۆ ناتوانانی بڵێ من پڕۆژەی گەورەیتیا ئەەکەم ئەکرێ لەو ناوچانە کارگەی بە پیشەسازیکردنی میوە کارگەی بە پیشەسازیکردنی سرکە کارگەی بە پیشەسازیکردنی بەروبوومەکانی شربەتی میوە ئەمانە دروست بکرێت لەو ناوچانەیە بۆیە ناوچەکان بە پێی تەوزیعی جغرافیە توانین تەوزیع ئەکەینەوە لە داهاتوە و پلانیشمان هەبێ بۆی کە دەستی وەبەرهێنەر ڕاکێشین بۆ زمانی بازاریشی بۆ بدۆزینەوە نەترسێ لە بازار دەستەکان خۆش بە کاکڕزگارگەڕێ وڵای بەڕێزت بەڵێ عزیزانم و چانێکی کورت و دواتر بەرداوم بەڵێ ئازانم لەگەڵتان بەرداوامین کاک ڕزگار ئەگەڕێم وڵای بەڕێزت ئەمە باسێک لەوە بکەین کە هۆکار چییە ئەو بەروبووبانەی کە هەمانە کە لە ناوخۆی خۆماندا دروست ئەکرێت نرخیان زیاترە لەو بەروبوومانەی کە لە دەرەوە ئەهێنێنە ناو هەرێمی کوردستانەوە هۆکاری چی ئایا ئەمە نرخێکی تاڵ سابتیان بۆ دانەنراوە یاخود هەرجووتیارە و بە نرخێک ئەیفرۆشێت دیارە لە هەموو دنیا بەرهەمی فرێش گرانترە لە بەرهەمی هاوردە لە عالەما ئێستا بکڕێ لە هەموو وڵاتان بەرهەمی ناوخۆی گرانترە لە بەرهەمی هاوردە چکە بەرهەمێکی تەندروست و فرێش و تازێ و بە دەستی کارکەر و کرێکار و جوتیاری ئەو وڵاتە بەرەم هاتووە دوو لە ناوخۆی هەرێمی کوردستان هۆکاری بەرزبوونەوەی نرخی یاخود بەراورد بە نرخی هاوردە
بۆچی جیاوازە ئێمە بە ئەوە نەشارینەوە لە وڵاتان یاخود وڵاتانی دەرو دراوسێ کار لەسەر مابووریە گەورەی ئێمە ئەکەن بیر لەو ئابووریە گەورەی ئێمە ئەکەنەوە کە ئێمە سەرچاوێکی ئاوی گەورەمان هەیە سەرچاوێکی داهاتی سەرچاوێکی کشتتوکاڵی گەورە و زەوی کشتتوکاڵی بە پیت و بەرەکەتمان هەیە هەموو ئەو وڵاتانەی کە ئێستا بازاڕیان بۆ خۆیان دۆزیوەتەوە لە هەرێمی کوردستانە بیر لە دەعمی بازرگانەکەنەوە بیر لەوە ئەکەنەوە کە ئێمە بیستومانە زۆر جار کە ئەڵێ بۆ تەزدیرکردنی یاخود بۆ هاوردەکردنی قەنێک پرتەقاڵ لە تورکیاوە بۆ هەرێمی کوردستان حکوومەتی تورکی $500 بە بازرگان دەعمەکرێت یاخود دەعمی بانقی ئەکرێت دەعمی قەرزەکرێت یاخود زمانی تەمین ئەدرێ بە جوتیاران ئێستا لە ئێرانە نظامێک هەیە ئەو کەسانەی کە بەرهەمهێنەر و بەرهەمەکانیان هەناردەی دەرەوە ئەکەن حکوومەتی هەرێم بۆ هەموو تەنێک حکوومەتی ئێرانی بۆ هەموو تەنێک بڕێک دەعمیانەکان ئەمە لەلایەکی تر لای ئێمە بەشێک لە پێداویستەکانی بەرەمهێنان لە وڵاتانی دەرەوە ئەیکڕین ئێمە پێویستان پێیەتی لە وڵاتان بیکردین کە تا ئێستا خۆمان خاوەنی نین پێویستان بە بنەتۆ هەیە بێ لە دەرەوە بێنی پێویستان بە سەمات هەبێ لە دەرەوە بێن پێویستان بە پێداویستەکانی بەرەمهێنانی علەفی هەیە بێ لە دەرەوە بێن پێویستان بە دەرمانی قڕکەر هەیە بێ لە دەرەوە بێنی پێویستان بە تەکنەلۆژیا و ئامێری کشتتوکاڵی هەیە پێویستە لە دەرەوە بێنی ئەمانە وای کردووە لەگەڵ ئەوەی کە پێویستی سوتەمەنی و پێویستی تێچووی دەستی کاریش گرانە لای ئێمە تا حدێک وای کردووە تێچووی بەرهەمەکانی خۆمان گرانتر بێت ئەمە پێویستەکە دراسی لەسەر بکرێت توێژینەوەی لەسەر بکەین ئێمە باشە سەمادی کیمیاوی لە عالەمە ئێستا حالیان خەریکە ڕەفزە بێ بەرەو سەمادی عزوی ئەڕۆین کەواتە ئێمە بەرهەمی سەمادی عزویمان هەیە پاشەڕێی ئەلوەکان پاشەڕێی قەسابخانەکان پێداویستێکە ئەوانەی کە کۆ بکرێتەوە ئەتوانین دایان کارگەی پیشەسازی بەرهەمی سەمادی عزوی دابنین سەمادی ئۆرگانی دابنین کە سەمادی کیمیایی بەکارنێن ئەگەر سەمادی کیمیایی بەکاربێنین کارگەی پیترۆکیمیایی ئەتوانین دابنین لە وڵاتە دوو پێداویستەکانی بەرەمهێنان چییە لە جیاتی ئەوەی کە بە عوبلەی سەعب تۆ پرمێکس و سۆیا بکڕی لە دەرەوە ئەبێ هەوڵ و تەشجیعی خەڵک بێ کە لێرە زراعەت بکە کە لێرە ئەو پارەی بیتێ قەرزی بیتێ یارمەتی بیتێ بنەتۆکەی بۆ پێیاگەی ئەمانە لە عالەمە حکومەت دەعمیەکات حکومەت دەعم بە چوار شێوە ئەکات لە دنیادا بە حکمی و دراساتانی کە من لە وڵاتانی دەرەوە بینیم و خوێندومە یەکەمیان حکومەت دەعمی قەرزی باقیەکات دوو حکومەت کەرتی کشتتوکاڵی کردو بە خەسخەسە بە عامەتەن یعنی کردوێتی بە کەرتێکی گشتی دەستی وەبەرهێنەر و مستەسمر لە بواری پیشەسازی وەبەرهێنان و سناعەت و پرۆژە کشتتوکاڵەکانە ئیشی تیا ئەکرێت حکومت لەم بوارەیە چی ئەکات حکومەتان مراقبە ئەکات مراقبەی کواڵەتی بەرهەمەکە ئەکات مەسئولە لە مختبەرات مەسئولە لە کواڵەتیەکەی حکومت دراسات و توێژینەوە ئەکات لەگە زانکۆکان و مرکزەکانی ئەبحاسە بۆی کە باشترین کواڵەتی بە کەمترین نرخ بخاتە بازاڕەوە حکومت دەوری ڕێنمایی هەیە ڕێنمایی جوتیار و هاوڵاتیەکە کە بڕۆ لە هەموو دنیا تا بەرهەمی ناوخۆستا بێ خەڵک ناچێت بەرەمی دەرێکی بکرێت بە پێچوانە لای خۆمان خەڵک بەدوای نرخ ئەگەڕێ لای خۆمان کاکڕزگار لە کوردستان چی ئەم دەعمە هەیە بۆ جوتیاران من پێتەڵم لە ئێستادا ئێمە بە حکمی ئەوەی کە چەند ساڵی ڕابردووە تەنها سەرقاڵی کێشەی دابەزینی بوو نرخی نەوت و کێشەی بودجە و کێشەی نەهاتنی بودجە و پەراوێزخستنی ئەم کەرتە و تەجاوزات و شەڕی داعەش و نەکبەتی کۆرۆناژ وا هاتە سەری ئێمە هەر مەشغوڵی ئەوە بووین مەشغوڵی ئەوە نەبووین بین پەرە بەم کەرتە بین پەرە ئێستا کاتێتی بۆ چونکە خەڵک ئێستا محتاجی ئەوەیە بەس بە تەنها بە دوای نانە ئەگەڕێ بە دوای خواردنا ئەگەڕێ بە دوای بژێوی ژیانە ئەگەڕێ وا بودجە نەما فەرموو ئەوە تا ئێمە خەڵک 6 مانگە معاشێکی وەرگرتووە بودجە نەما کە بودجە نەما خەڵک بە دوای ژیانە ئەگەڕێ بە دوای نانە ئەگەڕێ کەواتە پێویستە فرسەی عەمەل بۆ خەڵک ئێمە پلانەکانمان هەر هەمووی لەگەڵ جەنابی وەزیرە پلانی 4 ساڵەمان داوا بە جەنابی وەزیر و ئەویش گەیاندوێتی سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران و لەگەڵ ئەوەشتا لەم بۆردە کشتتوکاڵی کە ئێستا دروست بۆ بۆردی پەرەپێدان ئەفکار و پێشنیارەکانی خۆمان ئاراستەی بەڕێزیان کردووە و ئەوانیش بەڕێزیان بە حەماسەوە ئێستا لەم ئیشی تیا ئەکەن بەڕاستی کە ئیش لە بە خەسخەسەکردنی کەرتی کشتتوکاڵ واتای چۆ تا بواری جێبەجێکردنەوە من تا ئێستا دوو کۆبوونەوە کراوە دوو بڕیاری زۆر جددی درراوە یەکێکیان لەوانە ئەوەیە کە بڕیار لەسەر بە بازارکردنی گەنم درراوە کە لە ڕێگەی کەرتی تایبەتەوە بە تایبەتی ئەو بەرگەنمەی ئەو ڕێگەرمەی کە حکوومەتی عێراقی وەری ناگرێتەوە ئێمە هەموو ساڵە تووشی و گرفتە ئەبین لەگەڵ حکوومەتی عێراقیە ئێمە کاتێک کە 2 میلیۆن تەن ئینتاجی گەنممان هەیە حکوومەتی عێراقی بڕیارەدا لە هەر 15 محافەزە عێراقیەکەیە هەموو گەنمەکە وەربگرێتەوە لە جوتیاران بەرهەمی هەموو جوتیاران بکڕێتەوە بەڵام لە هەرێمی کوردستانە ئەمساڵ بە کۆی گشتی لە 170 ئەکڕێتەوە لە ناوچە هەیە لە 130 لێوەرەگیرێت لە 150 لێوەرەگیرێت لە برشت لە دۆنمێکە کاتێک کە تۆ 750 کیلۆ تا 800 کیلۆ ئینتاجت هەیە بەرهەمە هەیە 97 کیلۆی لێوەرەگیرێت ئەمە بۆ خۆی جۆرێکە لە
ساردکردنەوە و پشت ساردکردنەوەی جوتیارێک کە لە مانگی دەوە دەست ئەکا بە چێڵان دەزەکا بە دەرمانکردن برێت بە تۆکردن دەزەکا بە پەینکردن دەزەکا بە دەرمانکردن دەزەکا بە دەرمانی بژار دوای ئەوە قەلاچۆی سن و کولە دوای ئەوە دێت دەزەکا بە درە و ئەم هەموو خەرمانە گەورە ماندووبوونەی کە لە 8 مانگە لە مانگی دەوە تا مانگی 6 ماندوو ئەبێ پێوەی کە یەتە سەر بەرهەم تەمەشاکەی حکوومەتی عێراقی ئەڵێمە لە 150 ئەکڕینەوە یعنی لە برشتێک لە دۆرمێکە کە بڕشتەکەی 800 کیلۆ بێ 90 کیلۆ ئەوەی تریجی لێ بکە کەواتە ئەمە یەکێکە لە گرفتەکانی بە بازارکردن حکوومەتی هەرێم خۆشبەختانە ئێستا لە سەرعادی دراسەکردن و ئەپروفکردن و ڕەزامەندیدانە بەو شەریکانی کە هاتوونەتە پێشەوە ڕزگار پلانتانداناوە بۆ ئەوەی کە بەشێکی زیاتر بکردنەوە لە جوتیان من ئارزی جەنابەت بکەم ئەوەی کە ئێستا لە بڕیاری بۆردی پەرەپێدانی کشتتوکاڵی دەرچوو ئەوەیە کە لە ڕێگەی کەرتی تایبەت گەنمی جوتیاران ئەو بەشەی کە لە 300 تەنەکە کەمتر ئەکڕێتەوە ئەوەی ئەمێنێتەوە حکوومەتی هەرێم بیکڕێتەوە لە ڕێگەی کۆمپانیەکان و لە ڕێگەی کەرتی تایبەتەوە بیکڕێتەوە و ئێستا حالی خەریکی براسەکردن و بڕیاردان لەسەر ئەم شەریکانن کە تەقدیمیان کردووە خاڵی دۆمەوەیە کە چۆن بتوانین زەوی کشتتوکاڵی بگەڕێنینەوە سوود لە زەویانە بگیرێ وەربگیرێت کە تەجاوزی کراوەتە سەر بەپێی یاسای ژمارە 3 ساڵی 2010 ئیش لەسەرەوە بکرێت لەگەڵ ئەوەیە بتوان وەکو سەرچاوەیەکی داهات بەکاری بێنرێتەوە ئەم زەویانەی کە ئێستا حالیان بەشێکی بۆتە باغ بەشێکی بۆتە ڤێلا بەشێکی بۆتە خان و لەو شوێنانەی کە نمونەی سیتەک و مێرگەپان و زۆرێک لەو شوێنانەی ترکە ئێستا بۆتە زەویەکان بوونەتە شوێنی تایبەت لە جاتیەوەی کە تەجاوز کراوە سەر زەویەوەی کە ڕێ بگیرێت لەوەی کە ئەو زەویە کشتتوکاڵیانە بەکار نەهێنرێت بڕیان لەوە دراوە کە بە هیچ شێوەیەک ڕێگە نادرێت کە زەوی کشتتوکاڵی تەجاوزی بکرێتە سەر یەک دوو ئەوانشی کە تەجاوزیان کراوەتە سەر بڕیان لەوە دراوە کە چارەسەرێکی یاسایی توندی بۆ بدۆزرێتەوە بۆی کە لانی کەم بتوانێت کە وەکو سەرچاوێکی داهات و کەرتی کشتتوکاڵ بەکار بێنرێتەوە و لەگەڵەوەشدا سوود لەو زەویانە وەربگیرێت کە ئێستا ماون و نەکراوە بە زەوی نەکراوە بە شوێنی بەرەمهێنان بۆی جوتیاران بتوان سوودی لێبین و ئیش بکرێتەوە جارێکی کە بە یاسای تەسوی و تەملیک و یاسای ژمارە یاسای ژمارە 1 ساڵی 2010 و هەروەها یاسای 32 ساڵی 2007 ئەمانە لە دراسایەوە لە بەرنامە لە کۆبوونەکانی داهاتوە جندەکانی بۆردی کشتتوکاڵی بۆردی پەرەپێدانی کشتتوکاڵی واتە سەوڕەکەم چەندین خاڵی تر جێبەجێ بکرێت ئەمانە هەمووی بە کۆی گشتی پێویستی بەچی هەیە پێویستی بە جێبەجێکردن لەسەر ئەرزی واقع هەیە پێویستی بەوە هەیە کە بەڕاستی ئێمە فۆکسێکی تەواو بخەینە سەر ئەم کەرتە کشتتوکاڵیە ئەی من نمونەیەکە بۆ بێنەوە ئێستا ئەگەر بێت و بە تەنها سەکتەری دەواژن سیرکەین هەموو حلقاتەکانی متەکاملە هەموو بازنەکانی ئامادەیە بۆ ئیشکردن هەر لە بازنەی بەرەمێنانی هێلکەی تروکاندنەوە هەتا بازنەی کوشتارگاکان و بە بازارکردن و بەرهەمی کشت و بریشکەوە ئەمە لەگەڵ بوونی فائزێکی زۆری ئینتا چی پێویستە پێویستی بە پلان هەیە لە ڕێگەی کەرتی تایبەت و حکوومەتەوە بۆ شەریکاتی مساهەمە دروست بکرێت بۆی خەڵک نەترسێ کەرتی کشتتوکاڵی کە ئێمە کێشەیەک هەیە کەرتی تایبەت لە کەرتی کشتتوکاڵە ترسێ و حەقی شێتی بۆ چونکە کەرتێکە ناسکە کاریگەری هەیە بە کارەساتی سروشتی کاریگەری هەیە بە بازار کاریگەری هەیە بە نەخۆشی کاریگەری هەیە بە گرفتی ساغ نەبوونەوەی بەرهەم ئەمانە کەرتی کشتتوکاڵی وا لێ کردووە کە پێویست بەوە کات دەعم بکرێت لە ڕێگەی حکوومەتی هەرێمەوە پێویست بەوە کات هاوکاری کەرتی تایبەت بکرێت بۆی نەترسێ لەم کارتە بۆ گەنم بێتە پێشەوە بۆ بازارکردن بۆ بەرهەمی پەلەوەری و پرۆژە پەلەوەریەکان بێتەوە بازارکردن و ببێت بە جانبێکی باش بۆ مشارەکەکردن لە بە بازارکردنی کەرتی کشتتوکاڵە بۆیە شەریکاتی مساهەمە زۆر پێویستە و حکومەت زۆر پێویستە دامی کەرتی تایبەت و بەرهێنەر بکات و لەگەڵ ئەوەشا بیر لەوە بکرێتەوە ئێمە مەرج نییە هەموو ساڵێ 2 ملیۆن تەن گەنممان هەبێت ئێمە خواستی خۆمان لە ملیۆنە تەن تێپەڕ ناکات کەواتە ئەم زەویانەی کە هەمانە وا بکەین کە دامی جوتیار بکەین پاڵپشتی بکەین بۆی کە گەرمەشامی بکات نۆک بکات نیسک بکات بەرهەمی تر بکات و پرۆژەی پەلەوەریەک وا بکات کە بەرهەمی گۆشت بە چەندەهین جۆر پیشەسازی و پرۆسیسینی بۆ بکەین دەستەکانە خۆش بە کاک ڕزگار ئەگەڕێمەوە لای بەڕێزت بەڵێ عزیزانم هەر بۆ مەبەستا پەیامێرمان محەممەد بە عاشێکی ڕاستەوخۆ لە علۆی سلێمانیەوە لەگەڵمانە محەممەد سڵاو لێبێ و بەیانیت باش بێ ئەمێ بزانم ئاستی بەروبوومە خۆماڵیەکان چۆنن لە علۆی سلێمانی کۆژین سڵاو لە ئێوە بەیانیتان باش بەیانی میوانەکە باش لە علۆی شاری سلێمانین ئێمە لێرە ئەمڕۆ باز لە فرۆشتنی و کڕینی بەرهەمە ناوخۆیەکان دەکەین
کە وردەوە دەبەرە و وەرزی هاوین دەڕۆی با بڵێن جووتیاران بۆ بەرهەمهێنانی با بڵێن بەرەوبوومە هاوینەکانیان تێدەکۆشن هەوڵ دەدەن لێرە ئەوەی ئەیبینین ئێمە کۆژین بەرەوبوومێکی زۆر هاتۆتە ناو عەلوەی شاری سلێمانی بە نمونە ئەگەر لێرە ئێمە ئەم هەموو شووتی و کاڵەکە وەرگین با بڵێن ئەم هەموو هاتۆتە ناو عەلوەی شاری سلێمانی و فرۆشیارێکی با بڵێن کڕیارێکی کەمی هەیە لێرە زۆربەی دوکانارەکان ئێمە کەمێک پێشتە قسەمان لەگەڵکردن کە ناڕزایی زۆریان هەیە کە بەروبوومی هاوینە بەرهەم دێت کڕیار زۆر کەمە با بڵێن لە کاتی کڕینە قازانجێکی زۆر کەم ئەچێتە سەر ئەم بەروبوومە خۆماڵیانە ئێمە بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە میوانێکم هەیە کاک هاوژین کە لێرە با بڵێن فرۆشیارە کاگاژین بەیانی باش لەگەلی کوردستانە ڕاستەوخۆ قسە و لەگەڵەکەین ئەگەر بکرێت لەسەر بەروبوومی ناوخۆ با بڵێن کڕین و فرۆشتن قسەمان بۆ بکەیت. وەکو دەزانین ئێستا مەوسمی پێگەشتنی بەرهەمە کشتتاڵی ناوخۆیەکانە بە نمونە شووتی کاڵک خەیار تەماتە ئەگەر ئێمە بەراورد ئەم ساڵ بکەین بە ساڵانی ڕابردوو لە ڕووی ساغبوونەوەی بەرهەمە کشتتاڵی ناوخۆیەکانەوە دەبینین کە ئەم ساڵ کەسبوونێکی زۆر بەرچاوە و ڕوونەکە بەرهەمە ناوخۆیەکان بەڕادێکی ئێجگار کەم ساغ دەبێتەوە واگەر ئێمە سێری ئەوە بکەین کە یعنی هۆکار چییە بۆچی ئەم بەرهەمانە ئاوا بە کەمی ساغ بێتەوە دوو هۆکاری زۆر سەرەکیمان هەیە یەکێ لەوانە مەسەلەی نەخۆشی کۆرۆنایە کە ڕووی لە تەواوی جیهان و عێراق و کوردستانیش کردووە کاریگەریەکی زۆری لەسەر بازار داناوە لەبەروی خەڵک بازارکردن و هاتو چۆکردن چوونە دەرەوە کەمتر بۆتەوە بێگومانەگە جوڵ و جۆڵ و بازارکردن و چوونە دەرەوەش کەم بێتەوە حتمما بەرهەمەکانیش بە کەمی ساغە بنەوە هۆکارێکی تر کە ماوەیەکی زۆرە هەر باڵی بەسەرم شارەوە ئەم وڵاتەیە کێشاویش بوونی قەیرانەکانە کە یەک لە دوای یەک ڕووی لە خەڵک و لە شار وڵاتەکەمان کردووە حتمما ئەگە قەیرانی ژەبێ ساغبوونەوەی بەرهەم و خواردن و هەموو کەلوپەلەکانی تریش کەمتر دەبێت. کاگاوژین ئەگەر پرسیینانی ئەم کێشانە چۆن چارەسەرە بن داواکاری ئێوەی فرۆشیار چییە؟ بۆ چارەسەربوونی ئەم کێشانە پێویستە لایانی پەیوەندیدار وەکو وەزارەتی کشت و کاڵ وەکو بەڕێوەبەرایەتی کشت و کاڵەکان میکانیزمێک دابنێن بۆ ئەوەی کە ئاسانتر هاتوچۆیان بەرهەمانە لە نێوان شارەکانە یاخود ناردنی بۆ خواروی عێراق ئاسانتر بێەوە میکانیزمێکی گونجاو دابنێن تاوەکو خەلاع زەرمەند نەبێت لەم بینەدا و ئەو بەرهەمانی کە هەیەی ساغ بێتەوە بە ئاسانی بگا بەدەستی هەموو لایەک ئەم بەروبوومە ناوخۆیانە لە ئێستادا هاتوچۆ هەیە لە نێوان شارەکان کە لە ئێستادا باڵێن هاتوچۆ شارەکان قەدەغە کراوە یاخود بۆ دەرەوەی هەرێم باڵێن هاتوچۆی پێ ئەکرێت بەڵێ لەم کاتەیە دەتوانین بڵین هاتوچۆ لە نێوان پارێزگاکانە بۆ مەسەلی کشت و کاڵ و بازرگانی قەدەغە نەکراوە بەڵام وەکو دەزانین هەم لە شارەکانی تری کوردستان و هەم لە خواروی عێراقیش بەرهەمی کشت و کاڵیمان هەیە یعنی لەوێش پێیەگا ئەم بەرهەمانە بۆیە دەکرێت سەرباری بوونی کۆرۆنا و قەیرانی دارایش ئەوەش لە بەرچاو بگرین کە لە هەموو پارێزگاکانی عێراق بیسە بەرهەمی ناوخۆیی هەیە بۆ یەگەر لەم پارێزگانی کوردستانیش تا ڕادەیە کەسبوونی بەخۆی بینی بێ لەو ڕۆشتی کاساییە بەڵام هۆکاری هەرە سەرێکی کە کەسبوونی بازار و ساغ نەبوونەوەی بەرهەمەکان کاریگەری لەسەردانەوە مەسەلەی کۆرۆنا و کەمبوونەوەی هاتوچۆ بازارکردن و مەسەلەی قەیرانەکان ئەمانە زۆر کاریگەریدانەوە زۆربەی جوتیارەکان باز لە کەمی نرخەکەن بەردەوام گلەی و گازندیانەیە لەسەرەوەی بەرهەمەکانیان ساغ نابێتەوە یاخود نرخێکی کەمەکە ئەمە هۆکارەکەی چیە؟ وەگەر ئێمە باز لە ڕووی نرخەوە بکەین هەچ بەرهەمێک ئەگەر بازارکردن تێیدا سەریع بێ فرۆشی خێرابێ بێگومان سعری گونجاو و نرخی خۆی ئەکا بەڵام ئەگەر شتێک زۆر بووە فرۆش کەم بوو بێگومان سعری داوە بەزێ ینی ئەگەر ئێمە سێری ساڵانی پێشوگەین لەوە چێ کیلۆ شووتی لە دەوری 250 350 بوو بێ بەڵام ئەمڕۆ عەلە لەکسەر لە دەوری 200 دینارە دەکرێت بڵێنەوەیە کاگە تۆ شتێک فرۆشی کەم بێ بێگومان نرخیشی داوە بەزێ کاگاوژین جوتیارەکان بەردەوام هەموو ساڵێک ئەم زەرەرە بەرهەم زیاتریشە ساڵانە ئێمە بینین ئەم ساڵ زیاتر بەرهەم هەیە زووتر بەرهەم هاتوۆتە ناو با بڵێن عەلوەی شاری سلێمانی باڵێن جوتیار لەمە بێ ئەمەلە بێت وەکو ئێوە کە مامەڵەیان لەگەڵەکەن وەکو ئەوەی بێ ئەمەل بوون نا لەبەرەوەی کەسێکە ئەو پیشەیە ئەو ئیشەیە هەڵبژارد بێت لەسەری دەڕوا بەردەوامە بێت لەسەری بەڵام دەکرێت بڵێن ئیسیفادە و خێری کەمتر دەبێت لە ساڵانی ڕابردوو
ئێمەش بە هیوان کە بەرەو باشبووم بچێت و هەم ئانیژی سفادەکەن و هەم خەڵکیش باسانی و بە سعرێکی گونجاو شتەکانی بگاتە دەست. لە علوەی سلێمانی گرفتی هەڵگرتنی بەرهەمە ناوخۆیەکان با بڵین بەڕات لێرە بوونی هەیە گرفتی بەڕات ڕاستی لە ڕوویە و بابەتەوە ئێمە زۆر ئیش لە هەڵگرتنی بەرهەمە ناوخۆیەکانە ناکەین دوکانەکانی تر زیاتریش لەو ڕۆگەن بەڵام باوەڕ ناکەم گرفتیی وا هەبێ لەواچێت بڕی پێویستی بەڕات بۆ هەڵگرتنی و بەرهەمانە هەبێت. زۆر سپاس بۆ کاک هاوژین فرۆشیار لە علوەی شاری سلێمانی. بەڵێ کۆژین ئەمەی جۆبیستی بووین با بڵین فرۆشیارێکی با بڵین علوەی شاری سلێمانی بوو کە مامەڵە بە بەرهەمە ناوخۆیەکانەوە دەکات. منەگەڕێمەوە لای تۆ کۆژین. بەڵێ سپاس بۆ پامنێرمان محەممەد کا بەشێکی ڕاستەوخۆ لە علوەی سلێمانیەوە لەگەڵمان بوو. سپاس بۆ میوانەکەشی کا بۆ مایکی گەلی کوردستان دووە. کاک ڕزگارەگەڕێمە لای بەڕێزت. ئەمێ باسێک لەوە بکەین کە ئێوە لەم ساڵدا تا چەند بەروبوومە بڵین دەرمانە قڕکەرەکانتان بۆ جوتیاران دابین کردووە و چیتان کردو بۆ ئەوەی کە ئەو پێداویستیانی ئەیانەوێت بۆیان دابین. من بەلەوەی کە وەڵامی بەڕێزە بە بۆ لەسەر تێبینیم لەسەر ئەو برا بەڕێزە لە علوەی سلێمانی قسەکانی زۆر تەواو و یەکێک لە کێشەکانی ئێمە لە ئێستادا دۆخی کۆرۆنایە ڤایرۆسی کۆرۆنا ئابووری هەموو دنیای ڕاگرتووە جوڵەی بازرگانی ڕاگرتووە کێشێکی گەورەی بۆ هەموو جیهان دروست کردووە. بەڵام خۆشبەختانە ئەتوانین بڵێن خەڵک تاکو ئێستا لە خواردن نەوەستاوە خەڵک بە دوای خۆراک ئاگەڕێ بە دوای خواردنی باشە ئاگەڕێ بە دوای ڤیتامیناتە ئاگەڕێ بە دوای بەڵام کێشەی هەرێم لێرەیە چییە لە کاتێکا کە بە بازاڕکردنی بەرهەمە ناوخۆیەکانی هاوی نەمان دەست پێیەکە ئێمە بەشێک لە بەرهەمەکانی خوارد و ناوەڕاستی عێراقیش پێیەگا بۆ نمونە شووتی عوزێم پێیەگا شووتی دیالە پێیەگات ئەمە وا ئەکا بەرهەمی ئێمە لە خوارد و ناوەڕاست کەمتر ساغ ببێتەوە و نرخی داببەزێ کەواتە خستنە ڕوو زۆرتر دەبێت لە خواست ئەمە یەک دوو بەرهەمەکانی ئێمە بەرهەمی هەمە چەشنە نییە یعنی ئێمە ئەم ساڵ لە جیاتی ئەوەی کە ئەم هەموو خیارەمان کردووە ئەگەر هاتوا و بیبەرمان کردبە ئەگەر هاتوا و تەماتەمان کردبە ئەگەر هاتوا و پەتاتەمان کردبە کە بەشێک لە جوتیاران خۆشبەختانە کردویانە نرخێکی باشەکە لە بازاڕەکانە چونکە بەتەوازی ئەڕوا بە هاوسەنگی ئەڕوا لە بۆ هەر بۆ ئەمەش ئێمە چیمان کردووە خۆشبەختانە توان بڵێم لە ساڵی 2007ەوە ئێمە دوو لیژنەی باڵامان هەیە لەسەر ئاستی پارێزگای سلێمانی لیژنەی چامبریتێ لە لیژنەی ڕاگررتنی هاوسەنگی بەرهەمی ناوخۆ بەرهەمی هاوردەی سەوزۆمیوە لیژنەی شیانبریتێ لە بەرهەمی دیاریکردنی بەروبوومی پێداویستەکانی گۆشت و مریشک و بەرهەمی ئاژەڵی بەروبوومی شیرەمەنی و گۆشت و بریشک و بەرهەمی ئاژەڵی و ئەمانە کە لەسەر ئاستی پارێزگای سلێمانی توانیمانە زۆر کات قەدەغەی هاوردە بکەینی بەرهەمی ناوخۆ دەرەکی بۆ ناوخۆ و ئەلوەکان ڕێکخینەوە نرخ دیاری بکەین و ئەو بەرهەمانەی کە لە دەرەوە ئەهێنرێت ڕێکی خینەوە لە ناو ئەلوەکانەوە چاودێریی باشی ئەلوە بکەین خۆشبەختانە بە سەرپەرشتی هەردوو لیژنە بە سەرپەرشتی جەنابی قامی قەزای مەرکەزی سلێمانی و بە ئەندامەتی بەندە و ئاسایشی سلێمانی و بەڕێبەراتی چاودێری بازرگانی و بەڕێبەراتی ڤێتەرنەری سلێمانی و بەڕێبەراتی سامانی ئاژەڵی و ژووری بازرگانی و یەکێتی هاندەرە یەکێتی هاوردە و هەناردە و کۆمەڵی گەشەپێدانی خان و پلاستیکی و کۆمەڵی خاوەن چەلگە پەلەوەریەکان توانیمانە بەیەکەوە وا بکەین کێشەی بە وازار بۆ خەڵک حەلکەین بۆ کەتی کشت و کاڵ حەلکەین بۆیە من ئەم سەرنجە بۆ ئەوە بوو خاڵی دووەم لەسەرەوەی کە بەڕێستان باستان کرد ئێمە ئەم ساڵ خۆشبەختانە توانیمانە زیاد لە 8,000 لیتر دەرمانی قڕکەر بۆ جوتیاران دابین بکەین بۆ کۆنتترۆلکردنی ئافاتی کشت و کاڵی بۆ کۆنتترۆلکردنی سن و کولە بۆ کۆنتترۆلکردنی ئەو نەخۆشیە فتریانی کە لە کشتکەتی کشت و کاڵی هەیە ئەوەی کە پێویست بوو بێ بە تایبەتی بۆ کولە ئەتوان بڵێ بە هاوکاری جەنابی وەزیر ئەم ساڵتوانیمان هەنگاوی یەکەم ئەم بڕە بودجەیە کە هەبوو لەسەر میزانی پاڵپشتی کشت و کاڵی دابینی بکەین و دوجار جەنابیان لە ڕێگەی ئەنجومەنی وەزیرانەوە توانی 407 میلیۆن دینار موافقەت وەربگرێ بۆ هەموو پارێزگاکانی هەرێم کە بەر ئێمە 90 میلیۆن 97 میلیۆن بەر ئێمە کەوتووە کە توانیمانە ئێمە بای نزیکی 40 میلیۆن دینار دەرمانی قڕکەری کۆنتترۆلی حەشەرەی کولە بکڕین و دابەشیکەین بەسەر ئەو سنوورانی کە مەترسی بڵاوبوونەوەی کولەی هەیە و تا ئێستاش دەرمانمان هەیە بەڕاستی کاکسگار ڕێنماییتان داوە لەبارەی بڕوو جۆری ئەو دەرمانانی بێگومان ئەو جۆری دەرمانانی کەوا دابش ئەکری یاخود ئەکڕێ لە نان وزارەت و حکوومەتی هەرێمەوە پێویستە ئەو دەرمانانە تەسجیل کرابێ اعتماد کرا تەسجیل کرابێ لە عێراقا و پێویستەکە شاهدەی سەرچاوی هەبێ و پێویستەکە بەکار هات بێ لە وڵاتی منشە و پێویستەکات بە پێی یاسای ژمارە 47 ساڵی 1970 و پێی یاسای ژمارە 48 ساڵی 2015 ئیشی لەسەرەکەین ئەم بە پێی ئەم یاسایانە ئەو دەرمان و موبیدانەی کە ئەکڕێت ئەبێ
بێت تۆمار کرابێت و تەسجیل کرابێ و کێشەی نەبێت و ڕێگەپێدانی هەبێ و ئەو مادانە نابێ مادەی ممنوع بێ یا ڕێگە پێنەدراو نەبێت چکە ساڵانە کوڕاسێکەیە کە دەرئەچێت لە حکوومەتی عێراقیەوە کە لیژنەی تەسجیل و اعتیمادی موبیدات لە عێراقا هەیە و ئێمە پەیوەندیکی باشمان لەگەڵ ئەو لیژنەیە هەیە و ئیش لەسەر ئەو موبیدانە ئەکەین کە تەسجیل کراوە نەکرد لەوە لایەن نووسینگە کشت و کاڵەکان و کۆمپانیا کشت و کاڵەکانیش خۆشبەختانە لە ڕێگەی قایمقامێتی قەزای مەرکەزی سلێمانی و لیژنەیەکی چاودێری زۆر توندمانەیە لە ساڵی 2015ەوە کە ڕێگە نادەین بە هیچ شێوە هیچ جۆرە دەرمانێک و هیچ جۆرە پەینێکی کیمیایی لە بازاڕەکانە فرۆشتێک کە تەسجیل و اعتیماد نەکرابێ و ڕێگە پێدراو نەبێت. کاک ڕزگار لە چاوپێکەوتنەکە بینیمان ئەو کەسانی لە ئەلۆکە کار ئەەکەن گلەی ئەویان هەیە کە بڵێن ئامێری تایبەتیان نییە بە هەڵگرتنی ئەو بەروبوومانەی کە ئێستا هەن. ئەمە بزانم تا چەند هەوڵتانداوە بۆ ئەو بەروبوومە زۆرانی کە هەن لە ئێستادا ڕێگری بکەن لەوەی کە تێک بچن و هەوڵتانداوە بۆ ئەوی کە ماوەیەکی زۆر بمێننەوە. ئێمە هەنگاوێکی زۆر جددیماننا لەگەڵ جەنابی وەزیرە گەنجینەکانی کۆمەلگای گەنجینەکانی گردەبۆرمان هەیە لە پارێزگای سلێمانی کە پێکاتۆ لە 32 گەنجینە لە گردەبۆرە توانیمان بە پێی یاسای 32 ساڵی 1986 بیدەین بە کەرتی تایبەت بە کرێیەکی ساڵانە بە مەبەستی کۆکردنەوەی بەرهەمی جوتیاران و خەزنکردنی ئەو بەرهەمە زیادانەی کە هەیە و تعبیئەکردن و پشکنین و ڕەوانەکردنی دەرەوە و هەناردەکردنی بۆ دەرەوەی هەرێم و دۆزینەوەی هەلی کار بۆ چەندین ئەندازیار و کارمەندی کشت و کاڵی و پزیشکی ڤێتەرنەری لەو گەنجینانە ئیستا هەنگاوی یەکەم دەستی پێکردووە کە لەم چەند ڕۆژەیە ئەو شەریکەیە یا ئەو کۆمپانیایی کە بە گەنجینەکانی بەکرێ گرتووە خەریکی ئەوەیە کە دەستکا بە هەنگاونان بۆ دامەزراندنی تاقیگات دەستکا بە هەنگاونان بۆ وەرگرتنی یاخود هەلی کار زیاد بۆ 400 ئەندازیار و کارمەندی کشت و کاڵی بدۆزێتەوە کە ئێستا بەشێکیان وەرگیراون و بەشێکیان دەورەیان پێ ئەبین بێت بۆی لە داهاتووە بە ئیش بکەن و دەستکەن بەکارکردن لە لایەکی کەشەوە لە هەنگاوی ئەوەیان کە دەستکەن بە کڕینەوەی بەرهەمی ناوخۆ کە بە ئەو بەرهەمانەی کەەوە پێویستە کات بکڕێتەوە یاخود خەزن بکرێت چکە هەموو بەرهەمی خەزن ناکرێت بەڕاستی هەندێک بەرهەم هەیە مەسەلەن پەتاتە خەز نەکرێت تەماتە خەز نەکرێت ئەو بەرهەمانەی کە خەز نەکرێت گەنم خەز نەکرێت گەنمەشامی خەز نەکرێت هەندێک سەوزە هەیە خەزن ناکرێت پێویستەکە خەزنیشی کورتە لە دەرەجێکی معەنە خەز نەکرێت ئێستا حالیان لە پلانسازی ئەوەیە کە ئەمە یەکەم هەنگاوە لەسەر ئاستی هەرێمی کوردستان کەوا ئەم گەنجینانە بەکار بهێنرێت بۆ کەرتی کشت و کاڵ و بتوانێت کەرتی کشت و کاڵ و ئاژەڵاری سوود لەم بەرهەمانەوە سوود لەم گەنجینانەوە بگیرێ لە ڕێگەی شەریکێکی کەرتی تایبەتەوە کە بتوانێت بەرهەمی جوتیاران بکڕێتەوە خەزنی کا و تعبیئەی کا و تەدریجی کا و فەحسی بکە و یادی خاتە بازار یاری باتەوە بۆ دەرەوەی هەرێم لەگەڵ شەریکاتی عالەمیە تەنسیقی هەیە بۆیە هەنگاو نراوە بەڵام بەداخەوە بڵاوبوونەوەی پەتای کۆرۆنا بەشێک لە هەنگاوەکانی وەستاندوین کە بە هیوای ئەوەین ئەم بەڵایە لەسەر ئەم میلەتە نەمێنێت و وردە ئێمە توانین دەست بە ئیشەکانمان بکەینەوە. دەستەکانە خۆش بێ سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ زانیاریەکانە بەڵێ سپاس بۆ بەڕێز ڕزگار حەمەخدر بەڕێوەبەری گشتی کشت و کاڵی سلێمانی کە جێگیری بەڕێوەبەری گشتی کشت و کاڵی سلێمانی کە بەشێکی ڕاستەوخۆ لە لامان بوو. بەڵێ عزیزانم ئێستاش پامنێرمان کاروان باشێکی ڕاستەوخۆ لە هەولێر و لەگەڵمانای وەک ئەزانین کە لەم ساڵدا بەهۆی بڵاوبوونەوەی پەتای کۆرۆناوە دەرگای خوێندنگاکان داخرانەوە تا ئێستا تاقیکردنەوەکان ئەنجام نەدراون بەڵام واوبڕیارەکە لە ئایندەیەکی نزیکدا تاقیکردنەوەکانی پۆلی دوانزەی ئامادەیی بەڕێوە بچێت و بێگومانیش تاقیکردنەوەکان لەم ساڵدا جیاوازتر ئەبێت لە ساڵانی تر هەر بۆ مەبەستا کاروان زانیاریمان ئەداتێت کاروان سڵاو لێوە بەیانیت باش بێت ئەمە بزانم زانیاریەکان لای تۆ چین. کۆژین بەیانیتان باش بەیانیەکی زۆر گەرمی شاری هەولێرتان باش بەڕاستی لەم سپێدەیە و لەم بەیانی زووە لە شاری هەولێر پلەکانی گەرما زۆر بەرزە ئەن پێشبینی دەکرێت بۆ لە نیوەڕۆ و دوانیۆڕۆ زیاتر بەرز ببێتەوە. ئەمڕۆ ئێمە ویسمان قسە بکەین لەسەر ئامادەکاریەکانی خوێندکاران بۆ تاکردنەوەکانی پۆلی دوازدەی ئامادەیی یاخود خوێندکاران چۆن بتوانن خۆیان ئامادە بکەن لەگەڵ ئەو بارودۆخەی کە لە ئێستادا هەیە لە خوێندن دابڕاون و تاقیکردنەوەشیان لە بەردەمە چۆن بتوانێت کاتانەی کە لە ماڵەوەن ڕێکی بخەن و بە شێوازێک وانەکانیان بخوێنن کە لە دواییدا بتوانن سەرکەوتوو بن. ئەمە بۆ قسەکردنی زیاتر لەسەر ئەو تەوەرە لەگەڵ بەڕێز ڕەنزە نووری توێژەری کۆمەڵایەتی قسە دەکەین. کاک ڕەنزەر بەیانیت باش
ئەگەر پێم بڵێ خوێنکارێک کە ئێستا لە پۆلی 12 ئامادەیە چۆن هەنگاوەکانی دەست پێ بکات کە کەمتر لە یەک مانجی ماوە بۆی کە تاکردنەوەکان دەست پێ بکات بۆی بچێتە نێو ئەو پرۆسەیەوە. بەڵێ لە ئێستادا ئەو فێرخوازە خۆشەویستانێک کە لە ئەو بارودۆخەنە کە بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا تووشی تۆزێ مەلەل بوونە دەبێ دنیا بن لەوەی کە ئەو قۆناغی تێدەپەڕێنن وە ماندوو دەبن ڕاستە زۆر جار هەیە لە نزیکەوە قوتابیەکان پێم دەڵێ مامۆستا زۆر ماندوو دەبین بەڵام ماندی بوون واتە تۆ لە سەرکەوتنەکانی نزیک دەبیەوە کاتێ تۆ بتانی قۆناغەکانی خۆت ببڕی بە باشی دەتوانی بە ئاسانی بگەی بە ئامانجەکانت ئەو قوتابیانە دەبێ بەڕاستی هەندێک خاڵ هەیە زۆر گرنگە پێوەی پەیڕۆ بن بۆی بتوانن دوور بکەن و لە هەندێک شت کە بەرەو ئامانجەکانیان بربەستیان بۆ دروست دەکات یەک لەو خاڵانە دەبێت لە سوۆشال میدیا دوورکەونەوە یەکێک لەو هۆکارانێک کە ئێستا هەیە بەهۆی ئەم ڤایرۆسەوە بەڕاستی لە سوۆشال میدیا کۆمەڵێ بێئومێدی لە بۆ تاکەکان دروست دەکات فێرخواز دەبی لە ئێستادا دوورکەوێتەوە چونکە تۆ لە قۆناغێکی لە پۆلی 12 دەبی لە هەموو ئەو شتانە دوورکەوێت کەوات لێ دەکات نەگەی بە ئامانجەکان یان سارد دەکاتەوە لە خوێندن خاڵشتر ئەوەیە کە زۆر جار فێرخواز هەیە تووشی کێشە دەبی لەگەڵ هاوڕێیەکانی مەسن هەندێک هاوڕێ هەیە پەیوەندی پێوە دەکات دەڵێتن مەخوێنە زورفەکە وایە لەوانەیە تاقیکردنەوە نەکرێت بە دنیایەوە تاقیکردنەوەکان هەر دەکرێت چونکە ئێمە لە کوردستان و لە عراق بە شێوەیەکی گشتی زۆر قۆناغی وامان بینیوە یەک لەوانە مەسەلەن لە 2003 لە پرۆسی ئازادکردنی عراق بە هەمان شێو ئەو شتە هەبوو بەڵام تاقیکردنەوەکە کراو زۆر کەس شتوانی تێدا سەرکەوتوو بێ مامۆستا ئەگەر ئەوە بپرسین چۆن فێرخواز یاخود خوێنکار بتوانێت کاتەکانی بگونجێن ینی ئێستا وەرزەکەشی گەرمە ڕەنگە کارە باش وەک پێویست نییە بەڵام چۆن بتوانێت ئەو کاتانەی ڕێکخوار لە ماڵەوە ینی زیاتر لە ماڵەوە بێت بۆی تەرکیزی لەسەر خوێندنەکەی بێت و لەسەر وانەکانی بێت بەڵێ پێویستە خوێنکار یەکەم خشتێکی تایبەتی هەبێ بۆی بتوانین لەسەر بڕۆن چونکە بەبێ خشتە ناتوانانی بە هیچ شێوەیەک تۆ بخوێنی ژوورێکی تایبەت هەبی ئەگەر ژوورەکەش ناتوانم مەسەرەن ئیمکانێتەکەوانە بێ ژوورێکی تایبەتی هەبی ئەگەر سوچێش دوو مەتریش بیتم بتانی لە شوێنێکی سادە دەرسی بە خوێندنەکەی خۆی بکە دوورکەوێتەوە لە مەسایلی مۆبایل و یان هەر شتێک کەوای لێ دەکاتن سیسری ئەفکاری تێک بدا ئەگەر بێت و بە خشتێکی ڕێک پێک بڕواوە کاتی خەوەکانی ڕێک بێخیەک مەسەرەن بە شێوی چوانن سعادیەک و دوو شێوە بنوی بەیانیان درێک بەخەبەر بێ ئەگەر بێت و بە شەو بتانی لە کاتێکی گونجاو بنی بەیانیان زوو بە خەبەر بێتن لە کاتژمێر پێنجی بەیانی زۆر گرنگە زۆرزار لە کاتی خوێندن پێ دەڵێن ئەمە کاتی ئاڵتونیە بۆ ئەوی بتانی بخوێنی بە هەمان شێوە بە شێویش زووتر خەوی لێ بکەوتەوە بە شێوەیەکی خشتەڕێک پێک بڕات دەتوانی بە ئاسانی بگاتن بە ئامانجەکانی خۆی لەم نێوەندا ڕۆڵی لەم نێوەندە چۆن بتوانێت سترێس کەم بکرێتەوە ینی قەلەقی خوێنکاران یاخود فێرخوازان کەم بکرێتەوە بێگومان باسمان کرد دەسەرەتە ئەگەر بێت و لە مەسایلی سوۆشال میدیا و لەشتان دوور بکەوێتەوە کە هەواڵی مەسەنە ڕوخێنەرە لە ئێستا دەکە دەبینن یاخود تووشی دڵتەنجیان دەکە تووشی بێئومێدیان دەکە ئەو کاتە سترێسی کەم دەبێتەوە زیاتر ئامانجێکی لە مێشی خۆی دیاری بکە بۆ ئەوەی بتوانی بەرچاوڕوونیە چێبی بگات بە ئامانجەکەی خۆی بەڵام ئەگەر بێت و نزیک بێتەوە لەو شتانی کە پەیوەست نییە بە ئەو خاڵێکی گرنگی شەیە دەبی خێزانەکانیش هاوکار بن بەڕاستی ینی لە ماڵەوە کەشێک و هەوایە چوە دروست نەکەن کە بێئومێدی لە بۆ ئەم خوێنکارە دروست بکەن ئەگەر بێت و بێئومێدی لە بۆ دروست بکەن لەوانێ ئەم خوێنکارش تووشی مەلەل بێت و ناتوانێت خوێندنەکەی خۆی بە جوانی بکات کەواتە لەو سترێس و لەو قەلەکێک کە ئێستا هەمومان ڕەنگە کوردستان تێیدا بێ ڤایرۆسی کۆرۆنا نەبوونی موچە کەمی خزمەت گوزاریەکان ئەمانە بە جۆرێک لە جۆرەکان کاریگەری لەسەر خێزانەکان هەیە ئەی ڕۆڵی خێزانەکان چییەکەوە بکەن ئەو کاریگەریان لەسەر خوێنکارەکە نەبێت 2000 سەرکەوتوو بێ بەڕاستی خوێنکار لە ئێستادا هیچ گوناحێکی نییە کە ئەو شتە دروست بووە بۆیە خێزانەکان بەڕاستی دەبی هاوکاری بن ئەو لەو بازنەی زیاد بکەنەوە ئەو خوێنکارە ڕاستە بربەستە ئەمە ئەو شتانی کە هەیە ئەم بارودۆخی لەوانێ بارودۆخی خێزان لە ڕووی مادی و کێشەی بۆ دروست بێ بەڵام ئەوەم هیچ شتێک ناگۆڕی بەڕاستی خوێنکارەکە دەبی بیرلەوەی بکاتەوە قۆناغی زۆر سەختتر هەبوو لە ژانی مرۆڤایەتی بەڵام تاکەکان توانیتیان بگەن بە ئامانجەکانی خۆیان چونکە ئەم قۆناغەش هەر تێدەپەڕی ینی ئەگەر قۆناغی زۆر لەوەی ناخۆشترمان بینیوە بۆیە ئەو ساڵێک کە ئەو خوێنکارە سەرما و گەرمای بینیوە دەبێت بۆ بزانی کە ئامانجێکی ڕوونی هەبی ماندوو دەبێ بەڵام دنیایان دەکەمەوە کە لەو چرکەی کە نەتیجەکەی وەردەگرنەوە سەرکەوتوو بوون هەموو مادیبوونەکەی خۆیان لەبیر دەکەن زۆرمان بووی بەڵێ ئەمە ئەو تێبینی و یاخود ئەو ڕێنمایانە بوو کە لەلایەن مامۆستا ڕەنزەر نووری توێژەری کۆمەڵایەتی کە بۆی خوێنکاران و فێرخوازانی
پۆلی 12 ئامادەی بتوانن ئەم ساڵ کە ئەم دۆخە نالەبارە یاخود نەخوازراوەی لە بەردەم هەمومانە بۆی بتوان بە سەرکەوتوی ئەو قۆناغی خوێنیش تێپەڕێن بتوان تێیدا سەرکەوتوو بن. بەڵێ کۆژین من دەگەڕێمە لایەوە. بەڵێ سپاس بۆ پامێرمان کاروان کابەشێکی ڕاستە و خۆ لە هەولێرەوە لەگەڵمان بوو. سپاس بۆ میوانەکەشی کا بۆ مایکی گەلی کوردستان دوا بۆ هیواین کە لەم ساڵدا تاقیکردنەوەکی سەرکەوت و ئەنجام بدرێت لەگەڵەوەشی کە پەتای کۆرۆنا ئەم ساڵ هەیە و خوێندکاران سترێسیان هەیە بۆ هیواین کە هەوڵدەن بۆ بەدیهێنانی ئامانجەکانیان و خێزانەکانیشیان هاوکاریان. بەڵێ عزیزانم تەواوی ورگە بابەتەکانی ئەمڕۆمان پێشکەشکردن تا سبەینێ شاد و کامەران بن.